بینەرانی بەڕێز لە هەرجەیەکم سڵایەمەتان لێ بێتم کاتەم و کاتێکتان باش بێت بانیتان باش خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێدا بارمەتی هاوکاران بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ پێتان گەشتینەوە بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن وە سوود و بڕگە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون. لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەری سەرەکیمان هەیە لەگەڵ چەند بڕگە و بابەتێکی جیاوازە کە دواتر لەسەر هەر یەکەیان و لە کاتی خۆیدا ئاماژەی پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین. بەڵام من وەکو سەرەتا ئاماژە بە دوو بڕگە یان دوو تەوەرە سەرەکیەکە دەدەم. لە یەکێک لە تەوەرەکاندا باس لە کاریگەری مادە قڕکەرەکان دەدەین لەسەر کشتتوکاڵ هەڵبەت جوتیاران لە ماوەی قۆناغەکانی بەرەمێنانی بەرووبوومەکانیاندا بە تایبەت لە قۆناغی کۆتاییدا مادە قڕکەرەکان بەکار دەهێنن بۆ ئەو گرفتە کشتتوکاڵیانیان ئەو دەردە کشتتوکاڵیانی کە ڕوبەڕووی کێڵگە کشتتوکاڵەکانیان دەبێتەوە جایتر ئەگەر سن و کولە و ئەو بابەتە کشتتوکاڵەکان یاخود دەردە کشتتوکاڵەکان بەگشتی کێمە دواتر ئاماژەی پێدەدەین دەردە کشتتوکاڵەکان چین و لەگەڵ ئەوەشدا مادە قڕکەرەکان چین و بۆچی بەکاردەهێنرێت لە چ کاتێکا بەکاردێنێ پێویستە چۆن بەکار بهێنرێ. لەگەڵ وەشدا ئێمە لە هەرێمی کوردستاندا هەڵبەت ژمارەیەکی زۆر لە نووسینگە و کۆمپانیامان هەیە کە کار یان مامەڵە بە ئەم مادە قڕکەرانەوە دەکەن. بەڵام ئایا ئەم نووسینگە و کۆمپانیایانە لەگەڵ ئەوەی کە تا چەند مۆڵەتیان هەیە بە تایبەت هەندێک لە مادە قڕکەرەکان قەدەخەکراوە ڕەنگە ئەوان تا ئێستش بتوانن مامەڵەی پێ بکەن ئەم مامەڵەکردانیان چۆن مۆڵەت بۆ وەرەگیرێ یاخود کەسانی شارەزا و پسپۆڕ و ئەندازیاری کشتتوکاڵی لەو شوێنانەدا هەیە کە کاتێک جوتیارێک یاخود هەر کەسێکی تر ڕوو دەکاتێ بۆ کڕینی مادە قڕکەرەکان ئەوان بتوانن زانیاری ورد و دروستیان بنێ لەسەر چۆنێتی بەکارهێنانەکەی. هەڵبەت ڕەنگە لە جۆرێک و بۆ جۆرێکتر جۆری زۆرە لە جۆرێک بۆ جۆرێکی تر شێوازی بەکارهێنانەکەی بگۆڕێت. ڕەنگە کەمێک زیاتر بەکار بهێنرێ ئەوە کاریگەری خراپی دەبێت. هەڵبەت لەگەڵ ئەوەی کە چەندێک سوودی هەیە بۆەوەی کە دەردە کشتتوکاڵەکان و نەخۆشیەکان یاخود هێرشی مێرۆ قڕکەرەکان لە ناو دەبات یاخود کەمی دەکاتەوە. بەڵام لە هەمان کاتیشدا کاریگەری خراپی دەبێت بە تایبەت لەسەر تەندروستی مرۆڤ. جا ئەگەر ڕاستەوخۆ بێ ئەو مادە قڕکەرانە بمێنێتەوە بە بەرووبوومەکانەوە کاتێک کە مرۆڤ دەیخوات یاخود بە ناڕاستەوخۆ بێت کە کاریگەری لەسەر پێکهاتەی بەرووبوومەکە دەکات و پاشان کە مرۆڤ دەیخوات و چەند جارێک ئەمە دووبارە دەبێت یان چەند ساڵێک ئەمە دووبارە دەبێتەوە لە لەشی مرۆڤەکەدا ئەو کاتە دووچاری هەندێک لە نەخۆشیەکانی دەکات کە ئێمە دواتر بەوردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین ئاماژەی پێدەدەین و باس لە جێگرەوەش دەکەین. کاتێک ئێمە دەڵێن مادە قڕکەرە قەدەخەکراوەکان بەکارمەهێنن ئەی جێگرەوەی ئەو چی دەبێت؟ دەبێت بەدیلێک هەبێ بۆ ئەوە کە جوتیاران پەنای بۆ بەرن بۆی کە کێڵگە کشتتوکاڵەکانیان بە دوور بێت لە دەردی کشتتوکاڵی. یەکێکی تر لە تەوەرەکان کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین تەوەرێکی تەندروستی و زیاتر پێویستە بە منداڵانەوە. لەگەڵ هاتنی وەرزی گەرما لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرما و هاتنی وەرزی هاویندا هەڵبەت هەندێک لە ڤایرۆسەکان چالاک دەبن. جا چالاکبوونی هەندێک لە ڤایرۆسەکان وا دەکات کە چەند جۆرێک لە نەخۆشیەکان بەگشتی لەسەر ئاستی گەورە و منداڵەوەتە بڵێ هەموو تەمەنەکان بڵاو دەبێتەوە. بەڵام ئێمە لە بەرنامەی ئەمڕۆماندا تایبەت لەسەر منداڵان گفتوگۆ دەکەین کە بزانین ئەو نەخۆشیانە یان ئەو گرفتە تەندروستیانەی کە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونی پلەکانی گەرمادا دروست دەبێت گرفتە تەندروستەکان چین نەخۆشیەکان چین. هەڵبەت ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە ئەوەی جێگەی تێڕامان و بۆتە باسی ڕاگەاندنەکە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان و لە نێو هاوڵاتیانە زۆر بەربڵاو باز دەکرێت پەتای سکچوون و ڕشانەوەیە کە لە ماوەی ڕابردوودا هەتا ئێستاش بەردەوامی هەیە بەڵام ئامارەکان بەرزوو نزم دەکات. لە ماوەی ڕابردوودا دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان ئاماژەی بەوەدا کە وتی ڕۆژانە زیاتر لە 200 منداڵ بەهۆی پەتای سکچوون و ڕشانەوە ڕوو لە نەخۆشخانەکان دەکەن نەخۆشخانەی مناڵان. لەو ژمارەیە یان لەو ئامارە 25 بۆ 30 منداڵیان پێویستیان بەمانەوە دەبێت داخلی نەخۆشخانە دەکرێن ئەوانی تریان پاش وەرگرتنی چارەسەر ڕەوانەی ماڵەوە دەکرێن. جا ئەمە دیارترینیانە بۆ ئێستا هەڵبەت چەندین نەخۆشی تر هەیە چەندین گرفتی تەندروستی تر هەیە کە منداڵان دووچاری دەبن. ئێمە لە درێژەی بەرنامەکەدا و لە ئەو تەوەرەدا
باز لە دیارتی نەخۆشیەکان دەکەین و هۆکارەکانی بەگشتی بازە هۆکارەکانیش دەکەین بۆ هەر یەکێک لە گرفتەکان لەگەڵیشیدا نیشانەکان بە تایبەت نیشانەی سکچون و ڕشانەوە یان سکچون و ڕشانەوە بۆ خۆی نیشانەی زۆرێک لە نەخۆشیەکانی تریشە کەواتە دایکان و باوکان خێزانەکان چۆن بزانن کە ئەم سکچون و ڕشانەوەی کە منداڵەکەیان تووشی بووە پەتایەکی بربڵاوە یان ئەو پەتایەکە ئێستا بە ناونیشانی سکچون و ڕشانەوە پەتای سکچون و ڕشانەوە بڵاوبووەوە نەک ئەوەی کە نیشانەوێت بۆ هەندێک لە نەخۆشیەکانی تر. ئاماژە بە چارەسەرەکانیش دەدەین بۆ هەرێک لە گرفتەکان زانین چارەسەرەکان چین خۆپارێزیەکان چین دایکان و باوکان لە چ کاتێکدا بۆ کام گرفتی تەندروستی پێویست دەکات منداڵەکانیان ببەنە نەخۆشخانە بۆ ئەوەی کە چارەسەر وەربگرن نەک ئەوەی کە بۆ خۆیان ڕاستەوخۆ بە بێ ڕێنمایی دکتۆر بە بێ ڕەچەتەی دکتۆر بڕۆنە دەرمانخانەیەک و دەرمان وەربگرن بۆ منداڵەکانیان هەڵبەت وەرگرتنی دەرمانی زیادە یان دەرمانێک کە گونجاو نەبێت بۆ نەخۆشیەکە کاریگەری خراپی دەبێت ڕەنگە گرفتە تەندروستیەکە زیاتر بکات نەک ئەوەی کە چارەسەر بکات. ئەمە تەوەرە سەرکیەکانی ئەمڕۆمانە دواتر لەسەر هەریەکان میوانمان دەبێت گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین و زانیاری زیاتر بە ئێوەی خۆشەویست دەگەین. دەچینە لای بڕگەکانمان دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە باز لە وەرزشکردن دەکات یان وەرزشی ڕاکردن بە تایبەت لە منداڵیدا. هەڵبەت هەمیشە ئەوە وتراوە کە وەرزشکردن گرنگە پێویستە هەموو مرۆڤێک وەرزش ئەنجام بدات و بە تایبەت لە بەیانیانیشدا. جا لەم راپۆرتدا باز لە وەرزشکردن یان بڵێ وەرزشی ڕاکردن دەکات لە تەمەنی منداڵیدا بزانین چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەمەنی گەوری لەسەر تەمەنی بە ساڵاچوونی بابێ کۆبینەری. وەرزشی ڕاکردن چ پەیوەندێکی بە داهاتوویەکی باشترەوە هەیە؟ وەڵامەکە بەم جۆرەیە. جوڵە و وەرزشی ڕاکردن لا تەمەنی مناڵیدا ڕێگری دەکات لا نەخۆشی بیرچوونەوە لا تەمەنی گەورەی و بە ساڵاتچووندا. با پێی توێژینەوەیەکی نوێ دەرکەوتووە وەرزشی بەردەوام لە تەمەنێکی بچووک و منداڵیدا دەتوانێت لە دەستدانی بیرەوەری و دابەزینی توانای مەعریفی و زانیاریەکان بپارێزرێت کاتێک کەسەکان دەچنە تەمەنەوە. ئەم توێژینەوەیە با هاوبەشی لەلایەن زانکۆی ئەتڵەسی فلۆریدای ئەمریکی و دامەزراوەی توێژینەوەی مەکسیکی ئەنجام دراوە. ئەوە ئاشکرا بووە وەرزشی ڕاکردن کاریگەریەکی بەرچاوی لەسەر مێشک هەیە لەگەڵ بەرزبوونەوەی تەمەن. سەرڕایەوەی کاچەندین توێژینەوە باس لە سوودەکانی وەرزش دەکات بۆ سەر نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو شەکرە و نەخۆشیەکانی دڵ. بەڵام لا نەوترین توێژینەوەدا باس لەوە دەکات کە وەرزشی ڕاکردن لە مناڵیدا چەندین سوودی دەرونی هەیە وا لە تەمەنی گەورەی و بە ساڵاتچووندا بە جۆرێک خانەکانی مێشک دووبارە دروست دەبنەوە و خۆیان نوێ دەکەنەوە ڕێگری لە بیرچوونەوە و لە خەڵەفان و نەمانی تەرکیز دەکەن بیرەوەری بەهێز دەکات و ناهێڵێت بسڕێتەوە ئاستی معریفی و زانستی بەرز دەکاتەوە پاشەوەی لەگەڵ چوونە تەمەندا ئەو بەشەی کە بەرپرسە لە معریفە کەم دەبێتەوە و لاواز دەبێت بەو ناوچەیەش دەوترێت هیپۆکامپوسی. پزیشکێک باس لە دەرەنجامەکانی توێژینەوەکە دەکات لەسەر مشک ئەنجامدراوە و بەم زوانەش لەسەر مرۆڤ بە تەواوی تاقی دەکرێتەوە. دەرکەوتووە وەرزشی ڕاکردن لا تەمەنی مناڵیەوە کاریگەری لەسەر تەمەنی ناوەند و پێش بە ساڵاتچوون دروست دەکات. بە جۆرێک ناوەندە تەمەن چەندین ئاماژە دەردەخەن لەوانە بیرەوەری بەهێز و جوڵەی عەقڵی و بیرۆکەی داهێنەرانە جگە لە کەمکردنەوەی نیشانەکانی زەهایمەر. ڕێنمایەنوەکانی پێوەست بەم توێژینەوەیە ئەوەیە تا دەبێت وەرزشی ڕاکردن کرێت بە ڕاوتین و بە سوودوەرگرتن لە دەرەنجامەکانی لە پاشە ڕۆژدا باس لەوەش دەکات. هێشتا درەنگ نییە بۆ بەسەڵاتچوانیش کە ڕاکردن کەن بە کەلتورێک بۆ پاراستنی تەندروستی مەعریفی و زانیاریەکانیان. دەنگی ڕەسەنێکێکی ترە لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆوەنجا دەنگی ڕەسەنی ئەم جارەمان ناسری ڕەزازیە بە ناونیشانی گۆرانی حەریرە بەبێ کۆگوێ بیستیبین. ئای مەگەر من کوورەی کاڵێجیان زڕێنگایرانێ سات ئاگیر جوانی جان بەرئای لای ژانێ
حرير حرير يا حرير يا حرير هاي الصام اي حرير حرير يا حرير يا حرير هاي الصام دم كلو پاچار بو جوانی جان چوی بو مدرسه ای تو مرجی براکو کاله جان جفا و جور بسام رنگم زرد نبو کاله جان تو کری دو بابی آخ کافر دلاسن جوانی جان تامل کم تاکی ای حریر حریر ای حریر ای حریر هر یسام ای حریر حریر ای حریر ای حریر هر یسام دم کو پاچار بو جوانی جان چی بو مدرسه ای تو مرجی براکو کاله جان جفا و جور بسام بەڵێ خۆشویستان دەچینە لایەکێکتر لە بڕکەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە بێستانی ترۆزی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا لە دەڤەری ڕاپەڕینەوە بۆی ئامادەکردین. وەرزی پێگەیشتنی بەرهەمە کشتتوکاڵیەکانە جوتیارانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ ئەم ساڵ چەندین جۆری کشتتوکاڵیان بەرهەمهێناوە لە نێویشیان بێستانی ترۆزی کات پێنجی بەرەبەیانیە و دەچینە یەکێک لە بێستانەکانی سنوورەکە ئەم جوتیارانە بەرەبەری بەیانی زوو دەچنە ناو بێستانەکانیان بۆ ئەوەی بەر لە خۆر هەڵاتن ترۆزیەکانیان کۆ بکەنەوە بۆ ئەوەی بە تازەیی بیگەێنە بازاڕ و دەستی کڕیارەکانیان عەبدوڵڵا هەر لە منداڵیەوە سەرقاڵی کشتتوکاڵکردن بووە خۆشحاڵە بەوەی کە ئەم ساڵ بەرهەمی ترۆزیەکانی باش و جوانە بە بەراورد بە ساڵی ڕابردووی بەیانیان هەتا زووی بڕنی بۆ بێستانەکەی قازانجا بێستانەکە گەر هات و گەرما داهات بیرنی بۆ ڕۆژی دوای بەرهەمەکەی کەم دەکات ئەوەی شارەزای ترۆزی ئەنعام بۆ سوێرکردنی خەڵک ترۆزی بەراوی بە خەڵک نایە بۆ سوێرکردن و بۆ تورشیات و ئەو شتانە ئێستا بە زۆریش تەرۆزی بۆ تورشیاتی خەڵک دەیکڕی جوتیاران توانیویانە لەو ڕێگایەوە ژمارەیەکی زۆر هەلیکار بۆ هاوڵاتیانی سنوورەکە بڕەخسێنن دەشڵێن زەویەکانی دەشتی پشدەر و بتوێن زۆر بەپیتە و کە حکوومەتی هەرێم هاوکاری جوتیاران بکات دەتوانن هەلیکاری زیاتر بۆ هاوڵاتیان بڕەخسێنن. بەڵێ کاری بێستان هەروەکو هەر پرۆژەیەکی تر ئەمیش چەندان کەسی پێویستە لێرەنە نزیکەی 20 کرێکار 30 کرێکار لە گەنجان و لە بەتەمەنەکان لێرە ئیش دەکەن. ئەم ئیشە بە هەرەوەزی ئەکرێت لێرە هەلی کار بۆ چەندان کەس دابین کراوە. ئەگەر حکوومەت هاوکاری جوتیاران بکە لە بێستانە بێت لە گەنمجووا بێت هەلی کار زیاتر ئەڕەخسێ بۆ چەندان گەنجی تر. ئێمە لێرە ئەگەر حکوومەت یارمەتیمان بدات هەلی کار زیاتر ئەڕەخسێنی. ئێستا 20 نەفەرین ئەگەر ئەوە بێت ئەتوانین بیکەینە 40 نەفەر 50 نەفەر ئەرزی زیاتر ئەکەینە کاڵک و ترۆزی. ترۆزی لە ڕێگای دەنکەوە لە کۆتایی مانگی زستان دەست دەکرێت بە ڕواندنی لە کۆتایی مانگی بەهاردا بەرهەمەکەی کۆ دەکرێتەوە و
ڕەوانەی بازارەکان دەکرێت ئەوەی زۆر خواستی لەسرە ترۆزی دێمیە کە پێویستی بە ئاودان نییە تا مانگی حەوت بەرهەمی دەبێت و دواتریش کۆتایی بە بەرهەمەکەی دێت. ئیبراهیم عەبدوڵڵا، گەلی کوردستان، سنووری ئیدارەی ڕاپەڕین. جوتیاران لە ماوەی بەرەمهێنانی بەربوومە کشتتوکاڵەکانیاندا هەڵبەت لە کەلگە کشتتوکاڵەکان بەربوومە کشتتوکاڵەکانیان دووچاری چەندین دەردی کشتتوکاڵی دەبێت. جاتر ئەگەر نەخۆشی کشتتوکاڵەکان بێ یاخود مێرووە قڕکەرەکان بێ کە هێرشی مێرۆ قڕکەرەکان بۆ کەلگە کشتتوکاڵەکان. جا لەو حاڵەتانەدا جوتیاران پەنا دەبەنە بەر بەکارهێنانی مادە قڕکەرەکان کە هەڵبەت مادە قڕکەرەکان لەگەڵ ئەوەی کە چەندێک سوودی هەیە یان بڵێن دەردە کشتتوکاڵەکان چارەسەر دەکات لە هەمان کاتیشدا ئەوەندە زیانی دەبێت. جا زیانەکانی ئێمە لە درێژەی بەرنامەکەدا باسی دەکەین زیانەکانی لەسەر کشتتوکاڵ بۆ خۆی چی دەبێت، لەسەر ژینگە چی دەبێت، لەسەر تەندروستی چی دەبێت، تەندروستی مرۆڤ جاگەر ڕاستەخۆ بێ یان ناڕاستەخۆ بێ. کاتێکە مرۆڤ ئەو بەربوومە بەکاردەهێنێ ئەو بەربوومە دەخوات کاتێکە دەگاتە دەستی بەکاربەر و بەکاری دەهێنێ ئەو مادە قڕکەرانەی ڕەنگە پێوە مابێت. جا ئەگەر بەڕووکەشەکەیەوە بێت یاخود ئەوە تاچوو بێتە نێو پێکهاتەی بەربوومەکەوە ئەو کاتە کاریگەری خراپ لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکەین. بە دواتر لە درێژەی بەرنامەکەدا باز لە هەموو ئەوانە دەکەین یاخود هەموو ئەو کاریگەریانە دەکەین کە مادە قڕکەرەکان دروستی دەکات. لەگەڵ ئەوەشدا ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەی زۆر نووسینگە و کۆمپانیای کشتتوکاڵیمان هەیە کە ئەم مادە قڕکەرانە دەهێنن لە هەرێمی کوردستاندا مامەڵی پێوە دەکەن و ساخی دەکەنەوە. یەکەم ئایا مۆڵەتیان هەیە یاخود تا چەند مۆڵەتیان وەرگرتووە لە لایەن حکومەتەوە لە هێنانی ئەو مادە قڕکەرانە بە تایبەت کە هەندێکیان قەدەغەکراون. پاشان ئەو نووسینگە و کۆمپانیانە هیچ کەسانێکی شارەزا و ئەندازیاری کشتتوکاڵی لەوێ بوونی هەیە کاتێک کە جوتیارێک یاخود هەر کەسێکی تر ڕوو دەکاتە ئەو نووسینگە و کۆمپانیانە بۆ کڕینی مادە قڕکەرەکان ئەوان زانیاری ڕاست و دروستیان پێ بدەن و چۆنێتی بەکارهێنانەکانیان پێ بدەن پێیان بڵێن بۆ ئەوەی کە بە شێوازێکی باش بەکاری بهێنن هەتا ئەوەی کە کاریگەری خراپی نەبێت لەسەر بەربوومەکە و لەسەر کێڵگە کشتتوکاڵەکان. لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین و زیاتر لەسەری ناڕۆم لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی زیاتر دەکەین و زانیاری زیاتر وەردەگرین لەگەڵ دکتۆر جەلال حەمەدساڵح کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ڕووەک و کەڕوەکانن. دکتۆریان بانیت باش بانی ئەو باش و بانی بینەران باشە بەخێر بێستان تەندروستیتان چۆنە؟ الحەمدوللا یاخوا باش بن یاخوا باش بن. دکتۆر وەکو سەرەتایەک بۆ ناساندنی مادە قڕکەرەکان کە دەڵێن مادە قڕکەرەکان مەبەستمان چییە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیەتان. مەبەستمان لە مادە قڕکەرەکان ئەو مادانەیە یاخۆ ئەو مادانەیە کە بەکار دەهێنرێت بۆ کەمکردنەوەی یا لە ناوبردننی دەردە کشتتوکاڵەکان. دەردە کشتتوکاڵەکان چین؟ نەخۆشیە ڕۆکیەکانن، مێرۆزیان بەخشەکانن، بژار و گژوگیان، قرتێنەرەکانن و غێری ئەمانش. ئەمە هەر مادێک بەکاربێنرێ بۆ کەمکردنەوەی یا بۆ کوشتنی پێوە درێ مادەی قڕکەر یا من ناوم لە ناوبەر بەڕاستی چونکە قڕکردن تۆزێ وشەیەکی قورسە نامانەوە بەڕاستی ژنگە پێویستی بەم هینانشێ ئەگەر بە شێوەیەکی باڵنس هەبێ لە ژنگە زیانی نییە. ئێمە با تۆزێ ژنگایی بیرکەینەوە قڕ لە هیچ شتێ ناخەین هەموو شتێک سوودی خۆی هەیە. لەبەر ئەوە لە ناوبەریە کیمیاویەکان بە عەربی پێڵێن موبیداتی کیمیاوی یا بە ئینگلیزی پێستیساید دەردی کشتتوکاڵ. ئەگەر پێناسەیەکی سادە و سانەش بکەین بۆ دەردی کشتتوکاڵی. دەردی کشتتوکاڵی چییە؟ هەر زیندەوەرێک ڕاستە و خۆ یا ناڕاستە و خۆ زیان لە مرۆڤ بدە لە خۆی لە بەروومەمە کشتتوکاڵەکانی لە ئاژەڵەکانی لە بڵێن کەلوپەلەکانی ئەمانە هەر هەمووی پێوترێت دەردی کشتتوکاڵی. ئەشێ دەردی کشتتوکاڵی نەخۆشیەک بێ، ئەشێ دەردی کشتتوکاڵی مێرۆکی زیان بەخش بێ، ئەشێ دەردی کشتتوکاڵی بژار و گیا بێ، ئەشێ دەردی کشتتوکاڵی قڕکەرێک بێوەکو جرج و مشک و حتا جاری وە هەیە لە ناو بێستانێکە کەرێشک بینەکرێ مەزەندە ئەکرێ بە دەردێکی کشتتوکاڵی. جارێکیان چوینە بێستانێک لە ناوچەی کۆیە جوتیارەکەمان بان کرد مشکلە چییە؟ وتی وەڵا یەک مشکلەمەیە. چییە؟ وتی کەرێشکە کاڵێکی هیچی نەهێشتووە ئۆتۆماتیک نمونە بێنە بۆ هێنان فعلەن
کردمە سوحبەتی وتم جاتەوە گۆشتی کەوتە بەلاش هەر کەس گڕاکە بۆ بەڵام فعلەن ینی زیانیا بوو لە کاڵەکە لەو حاڵەتانەیە کە ئەڵەی کەروێشک بۆ نمونایسە سن و کولۆ بابەتەکانی تر بە ڕەنگە بە مادە لە ناوبەرانەکەوەکو خۆت ئاماژەی پێدی ناوەکەیت گۆڕیەوە بۆ ئەوە بەکارهێنێ ئێگە کەروێشک بێ چارەسەر بێت تەڵێ بۆ دانێ تەڵێدانێ و بیگرێ و سوودیشی لێگرێ و نەکەوەی سەلامە نەکەوەی کە بیکوژێ نەگەوەی بیکوژێ بەڵام ئەبێت لە سنوورێکە چونکە ئەو کەروێشکرد لە ژینگە باوەڕت بێت سوودی هەیە یعنی زۆر هینەکە گژ و گیا ناهێڵێ بۆ نمونە چی خوا گژ و گیاخوا یا ئەو گژ و گیا هەندێکی زیان بەخشن لە کێڵگای بەتایبەتی لەبەر ئەوە ئێمە وشەی قڕکەر وشەیەکی قورسە ئەو دەستگا سەرکوتکەران بەکارهێناوە مەسەن ئێمە کیمیاوی کرا بە بەیانی جینۆساید کرا ئەوە قڕکەر بوو قڕکردن بوو باشە لە توێژینەوە زانستێکان چی وشەیەک بەکارهێنرێت پێڵێن پێسیساید ئەگەر بۆ کەڕۆکان بوو فەنجیساید ئەگەر بۆ مێرو بوو ئینسەکتیساید ئەگەر بۆ توێژینەوەکە بە کوردی ئەنجامدرا چ وشەیەکی بۆ بەکارهێن بۆچی ئەگەر توێژینەوەکە بە کوردی ئەنجامدرا ئەگەر ئێمە کتۆژیمە بە ئینگلیزیە کوردیمان نییە وەکو پسپۆر لە بواری نەخۆشیەکانی ڕۆک و کەڕوەکانە تۆژینەوەکەمان ئەبێ بە زمانی ئینگلیزی لە کۆلیجی زانستە ئەندازیاری کشتتوکاڵێکەکان زوو بە عەربی بوو بەڵام ئێستاکە دانە ئینگلیزی چکە بۆ زمانێکی عالەمیە بۆ ئێمەش لە ڕەوتی زانست و هێن دوانەکەوین هەرچەنە ئێمە کە وانە بە خوێندکارەکانمە ئاین بۆیانەکەین بە کوردی کوردیەکی پاراوی جوان تاوەکو بە جوانی تێبگەن و بەڵام کە ئەیکەن بە کوردی وەکو کەسانی وەکو بەڕێستان ئەیکەن بە لە ناوبەر پێڵم لە ناوبەر جائتر ممکنە زاراوە کەشم جێگای خۆی نەوێ بەڵام بەلامەوە قڕکەر وشەیەکی قورس دکتۆر مادە قڕکەرەکان دەکرێت هەمووی کیمیایی بێ یا خوسروشی نەخێر مادە قڕکەرەکان دوو گروپ گروپ یانگەنی لە ڕووی پێکاتەیانەوە گروپێکیان پێڵێن مادە قڕکەرە سروشتەکان لە گوژوگیا و لە هەندێک شت دروست دەکرێت کۆمەڵێکیش پێیان ئەڵێ مادە قڕکەرە کیمیاوەکان ئەمانی کە لە کارخانەکانە دروست دەکرێت لە وڵاتانێکەوە بەدەخۆی ئێمە لای ئێمە نییە لە کوردستانە و لە عێراقی شار نییە کە بڵێن لە ناوبەری کیمیاوی دروست کرێ بەڵام ئیتر لە وڵاتانی دروستیەکەن و کۆمپانیای تایبەت هەیە بە دروستکردنی مەسەرە بۆ نمونە بایار و باسیفی ئەڵمانی سنجنتای سویسری ICI بەریتانی شێڵی ئەمریکی نیپۆنسۆدای یابانی ئەمانە هەمووی کۆمپانیای پسپۆرن لە بواری دروستکردنی لە ناوبەری کیمیاکان پێستیساید باشە دکتۆر لەم جۆرانەیە کە ئاماژەت پێدا لە نێویاندا باش و خراپ هەیە یاخود هەمویان وەکو یەکن و چۆنێتی بەکارهێنانەکە ئەوە دەستنیشانەکە کە باش خراپ هەیە ئێمە ئەتوانین لێرە ئەگەر باسی پۆلیۆنکردنیانکەین لەسەر ئەساسی ژەهرایی بوونی مادە قڕکەرەکان ئەکرێنە چەند گروپێکەوە گروپێکیان هەر زۆر ژەهراویە زۆر خەتەرە ئێمە مقیاسێکمانەیە بۆ ژەهراوی بوونی ئەم مادانە پێوتری LD50 یعنی LD50 بریتێ لەو ڕێژەی کەوا لە 150 حیواناتی تەجروبە کە مادەی لە ناوبەری پیا کراوە لە 150 بمرێ ڕقەمێک ئەدا ئەو ڕقەمە پێڵی LD50 لەسەر ئەساسی LD50 مادە قڕکەرەکان ئەکرێنە 5-6 گروپەوە هەیە زۆر ژەهراوی زۆر خەتەرە ئەمانە LD50 لە 0-50 ئیتر ئەمە پەیوەندی بۆ نییە کەم بەکار بێ و زۆر بەکار بێ زۆر خەتەرە هەتا ئەو ڕقەمەش بچووک بێ ترسناکی زیاترە ڕقەمی LD50 هەتا بچووک بێ تا گەورە بێ باشترە ئەنجا هەیە مامناوەندە هەیە سووکە هەیە مامناوەندە هەیە کەمترە هەیە وایە هەندێکی زۆر کەمە ژەهرایی بوونی مەسەرەن LD50 لە 5,000 بۆ 15,000 ئەمە لە کاتێکا ئێمە سەر بە ئەو بابەتش کاتێککە بیر لەوەکەینەوە لە ناوبەرێکی کیمیاوی بەکاربێن ئەبێ ئەو لە ناوبەرانە بەکاربێنیکەوە ژاهراویبینی زۆر کەمە یا عەلاقل مام ناوەندە و بە شێوەیەکی زانستی و پێش باسی شەکەم چۆن بەکاری بێنین کەی بەکاری بێنین بۆچی بەکارهێنین کاریگەری مانەوەکەی دکتۆر هەر یەک لە مادە قڕکەرانە کە بەکارهێنرێ بۆ ماوەی چەندێک ئەمێنێتەوە جا ئەگەر لە ئەوش بەخۆی بابەتێک هەندێ مادە هەیە مەسەرەن پاش ئێوە لەو ئێستا نەماوە لە بازارە پاش 3 ڕۆژ ئەو جوتیارە ئەتوانێت بەروبوومەکەی بەرە ببا بۆ بازار هەندێکی تریش هەفتەیەەکە هەندێکی تر 10 ڕۆژە هەندێکی تری مانگێکە
بەخوا هەندێکی هەیە ئەو ئێستشکر ئەوانە نەماوە ئەسڵەن هەر نافوکتێ ئەو مادە قەرکەرانە لە ژینگا ئەمێنێتەوە لە لەشی ئینسانە مرۆڤ ئەمێنێتەوە لە هەوایە هەوا پیسەکە ئاوی ژەرزەوی پیسەکە هەوا پیسەکە پیانە وترێ ئەو مەجموعایی کە ئێستا نەماوە کە لە خاکە ئەمێنێتەوە دکتۆر کاریگەریە بێ لەسەر بەربوومەکانی ساڵانی داهاتوو زۆر دروست بەڵێ بەڵێ بازێ مادەی قڕکەر وەختی خۆی لە دوای حربی عالمی دووەمەوە بەکارهێنا وەکو دیدیتی هەموو بستومانە ئەگەر هەند خۆشمانەوە لە کەسوکارمان و بیستومانە دیدیتی لێندێن و ئەلدرین و دی ئەلدرین و میتاسستۆکس ئەمانە کۆمەڵێکن هەر زۆر زۆر ترسناک بوون دیدیتی بۆ ماوەی 20 ساڵ لە خاکا بێنێتەوە 20 ساڵ کاریگەری ئەبێ لەسەر ئەو ئاژەڵ و پەلەوەر و ئەوانەی کەوا ئیتر دوای ئەوش لەسەر ئەو گژوگایی کە لە دەشت دەرە هایکەوە ئەنجا ئەچێتە ناو لەشی ئینسانەوە چووە ناو لەشی ئینسانەوە قوش دەری ناکە لە چێتە ژێر پێستەوە چێتە ئەو شوێنانی کەوا چەوریتیایە بە لە جگەرا لە شوێنی ترە ئەمانە ئەم مادانە زۆر ترسناکن خۆشبەختانە لەلای ئێمەش نەماوە تقریبن ممکنە نازانم ئەگەر ماوێ کەمێک بەس یعنی ئەوانە نەماون گروپێکی تریانە هەن پیان دەڵێن ئۆرگانۆفۆسفەرس ئەمانە ئەوەی تر کلۆرینەیتد هایدرۆکاربۆن بوو ئەمانەش جیلێکن تقریبا لە دوای پەنجاکانەوە دروست بوون ئێستاش لە بازارە ماوە هەندێکی بەس ئەمانش کاریگەریان هەیە لەسەر ئەندامی هەناسە و ترسناکن لەسەر بەڕاستی ژیانی لەوانە مەلاتیۆنە ئێستا لە زۆر دوکان لە بازار هەیە گروپێک تر کاربامەیتە ئەمانش مەسەن وەکو سەفن مادەی سەفن کە هەموو جوتیارێک بیستێتی و ئەزانێ و بەکاری هێناوە ئەمانش دیسانگەر گروپێکین گروپێکی تر هەن پیانەڵێن پایرثرۆید ئەمانە ئەسڵان نەباتین لە ڕووەکەوە بەڵام لە ئێستا لە معمەلە هێنا دروست دەکرێت لە کارخانەکانە ئێستا گروپی تازەش هەن مەسەن پیاڵن گرۆت ڕێگولێتەر ڕێخەرە گەشەیەکان و ئەمانە تۆزێک کەمترن ژارای بوونیان بەس یەک زانیارە بێم بە جەناب تۆ بەبینەران هیچ لە ناوبەری کیمیاوی نییە بڵێ سەلامەتە ئەوەی لەو نێکەی نووسراوە ئەمە سەلامەتە بۆ ژینگە و بۆ هەنگ و بۆ ماسی و بۆ ئاوی ژێرزەوی ئەوانە هیچی ڕاست نییە لەبەر ئەوە ئێمە ئەبێ چەنە بتوانین بەڕاستی ئاگامان لەوە بە شێوەیەکی دروست ئەو شێش لە ناو کەوانەیەکە دوایی دروست یانی چی لە ڕووی زانستیەوە شێوەی دروست ینی جا بۆ دوای بۆ هەر ئێستا باسی هەر ئێستا باسی باشە دروستەکەمە بەستر یەکەم بەڕاستی پێشەوەی بڵێن بەکارهێنانی دروست بۆ لە ناوبەری کیمیاویەکان من یەک داواکاریم هەیە لە وەزارەتی کشتوکاو خوا بکە ئێستا بێگەرخان گوێ لێم بێ ئەویش ئەوەیە تکایە هاوردەکردنی لە ناوبەری کیمیاویەکان لە کەرتی تایبەت دەبێنرێت ڕاز نییە پێویستیان بە مۆڵەت نییە دکتۆر مۆڵەتیش بە کەڵک نایەت چونکە ئەمانە پسپۆر نییە زمانی زوو حکوومەتی عێراقی کۆن هەر لە زمانی مەلیکیەوە تا جمهوری و تا زمانی سەدام حوسێن هینێکە بوو کۆمپانیاکە حکوومەت ئیستیرادیە کرد چۆن نوێنەری ئەو کۆمپانیانەیە کە هەندێکم باس کرد ئەمانە نوێنەریان هەبوو لە بەغا بایر و باسیفی ئەڵمانی ئایسیای بریتانی شێڵی ئەمریکی سنجن تا کەجاران پیان و سیبەگای گەی سویسری نیپۆن سۆدا و دوو شەریکەی کۆمپانیای تری یابانی ئەمانە نوێنەریان هەبوو سامپڵیان هێنا تاقیە کرایەوە لە 5 ویزگەی لە هەموو عێراقە سلێمانی بوو لە ویزگا سنتەرێکی تۆژینەوەی بواری پاراستنی ڕۆک بۆ ماوەی 2 تا 3 ساڵ دەرەنجامی ئەم تۆژینەوە ئەنێرا بۆ بەغا لێژنەیەکی مرکزی هەبوو لە بەغا تاوتوێ کرد ئایا بزانین ئەم لە ناوبەری کیمیا باشە باش نییە ئەگەر باش بووایە ئۆکەی بکرایە ئەو کاتە بۆ نمونە هیچ شەرکەی بارە ئەنو شەرێکی باری ئەڵمانی بە ئەوەنە 1000 تەن لە مادەیەمان ئەوێ واتە دکتۆر بۆ پێدانی ئۆکەیەک 2 ساڵ بۆ 3 ساڵی ئەخەن ئەی تەمان ئەی چۆن باشە نییە خەڵک ئێستا بازرگان بە ئارزی خۆی لە ئێران و لە توران ئەو سنتەرە هیچ نەماوە لە هەرێمی کوردستان ئەگەر بنمونەوە بۆیە من داوا ئەکەم لە وەزارەتی کشتوکار لە وەزارەتی بازرگانی ئەو کۆمپانیانە با نوێنەریان هەبێت لە کوردستانە لە هەولێر کە پایتەختی کوردستانە با ئێستا بزانم سنجنتا هەیە
با بەیاری ئەڵمانی هەبێ با نیپۆن سۆدای یابانیە با زۆر شەریکاتی تر ئیسپانی هەیە ئیتالی هەیە خۆ من هەروانە بەبستم نییە زوو ئەمانە زیاتر بڵاو بوون ئەمانی کە باس بکەن نوێنەریان هەبێ سامپڵ وەرگین من بۆ خۆم زۆر جار لە هەشتاکانە تەجرومان لەسەر ئەم ساپڵانی شەریکەی بۆ نمونە یەک نمونە بۆ بگەڕمەوە شەریکەی بایاری ئەڵمانی لە ناوبەری کیمیاوی هێنا ناوی زۆڵۆن بوو 3 ساڵ لە 1970 تا 1970 4 5 تاقیکردنەوەمان لەسەر کرد ئەلم سلێمانە سەرمان کرد لە 100 باش بەڵام یەک مشکلەی تیا بوو ئەم دەرمانە ئەچێت تەوان بۆچی بەکارهێنرا بۆ مێشولەیەک ئەیا لە گەڵامیە ئەو کاتەی بەکارهێنرێ کاتی کردنەوەی گەڵامیەوە بۆ یاپراخ بۆ دۆڵمە خەڵک سەیرانەکە ئەم دەرمانە ئەچێتە ناو تەبقەی میزۆفیل ئەگەر گەڵایەک ئێمە هینێکی لێ دەچێتە نێو پێکهاتەی بڵێ ئەمە ڕووپۆشی سەرەوەی ئەمە ڕووپۆشی خوارەوەی ئەمەش چینەکە بە زمانی علمی پێڵەن میزۆفیل ئەم دەرمانە ئەچوە ئەوێەوە ئەی باشە چیمان کرد ئێمە لەلایەکەوە ڕاستە باشە بەس لەلایەکەوە ئێمە زیان بە تەندروستی خەڵکەگەهێن و ئەو کاتەش بەکارێنێ دەرمانەکە خەڵک ئەچێ بۆ سێرە وە زۆربەی زۆری خەڵکیش یاپراخی گەڵامیەوە با بۆ سێرە وە دکتۆر کاریگەریەکەشی ڕاستەوخۆ دەرناکەوێت دروستە بەڵێ کاریگەریەکەی لەسەر تەندروستی مرۆڤ ڕاستەوخۆ دەرناکەوێت یا بڵێ لە ماوەیەکی کەمە ماوەی ئاگڵی دەرکەوتەکە دەرکەوێت وردە ئەمە سەن جارێ 2 جار 3 جار 10 جار ئەمێنێتەوە ئەو جا کاریگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤ دەرەکەوێت لەبەر ئەوە ئەوێ ئەوە نقخاڵ یەکەم بوو ئەوێ هاوردەکردنی لە ناوبەرکیمیاکان لە کەرتی تاوێت دەبێن دوو ئەبێ بزان ئەو دەرمانە ئەو لە ناوبەری کیمیانە بەکاربێنی کە ژاراوینی زۆر کەمە سێ ئەبێ ئێمە دەست نیشانکردنی دەردە کشت و کاڵەکە بە شێوەیەکی زانستی بکەین بەداخەوە 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 ئێستا دوکاندارێک خۆی بۆ بەهین پسپۆر لە ئەڵێ بۆ بە ئەندازاری کشت و کاڵی چێ ئەڵێ کاکەوە دەرمانێکی واتان نییە جوتیارەکە فلان هینەمایە و زەر دەبێ و ئەکسەر ئەبێ بە پسپۆر و دەرمانی هاتێ بۆ ساکردنەوەی بەرەکەی خۆی هەڵەیەکی زۆر گەورەیە باوەڕتان بێ ئێمە باسی هینەکەین دەرمانەکەین لە سەیدێلەکان ئەوە باسەگری لە تەلەڤیزیۆن باشە دکتۆر ئەمە ئەرکی حکومەتە بەڵێ یان هۆشیاری جوتیاران خۆشیانەگرێت ڕاستە ئەرکی حکومەتە بە دەرەجەی 1 هۆشیاری جوتیارانە بە دەرەجەی 2 ڕاگەیەندنەکانن ئێوەن بە دەرەجەی کە ئەبێ ئێوە بە بەردەوامی ڕێنمایی کشتتوکاڵی هەبێ بەداخەوە ینی کەکە نییە ڕێنمایی کشتتوکاڵی بۆ هەموو عرب قسەیەکی ئەڵێ لە کولی حادث حەدیث هەر ئافەیەک هەر شتێک دەرکەوت چی تایە ئەگەر تۆ پەیوەندی بکەی بە پسپۆرێکەوە لە زانکۆیەکەوە لە شوێنێکەوە بڵێ ئەو هشتا هەیە چۆن بەکاری بێنین بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی زانستی تاواکو نەشی ڕەنگە تێچووەکەی تۆزە زیاتر بێ بەڵام لە کۆتایە بەروبوومەکەی سەلامەتتر باشتر و زیاتر سەلامەتە بەداخەوە ئەگەر قسەیەکەم لەوانەیە مبالغە ناکەم یەک بەرومی خۆمان نییە سەلامەت بێ لە بازارە منیش تۆش ئەی خوێن واللهی کاریگەری خراپی هەیە بە تایبەتی سەوزە خەیار تەماتە باینجان کوولەکە بیبەر ئەمڕۆ دەرمانی پێوەکە بۆ سبەینی با بۆ بازار کێش باجەکەیە من و تۆ باشە دکتۆر هیچ پشکنینێک هیچ پشکنینێ شتێک تاقیگەیەک هەیە کاتێک بەروبوومێک یەتە بازارڕەوە پشکنین بۆ ئەو بەروبوومە بکرێت و پێی بزانرێت کە ئەم بەروبوومە مادی قڕکەری پێوەیە یا پێشتر بۆی بە شێوەیەکی سیستیماتیک و باش نە ڕاستە ئەکو ئەینە بەعزێ هین هەیە کۆمپانیا هەیە ئەمەی کۆڵیتی کۆنتترۆل هینەکە مەسەرەن لە پەروێزخانە هەیە لە باش ماخێ بەڵام ئایا ئەتوانێت کۆنتترۆلی بازارکە هەچی هاتە بازارەوە بڵێ وڵا ئەدی وەرە بزانم جارێ مەهێنە ئەلوەکە لێوەرمەگرە تا ئێمە پشکنینی بۆ دکتۆرەوە بۆ بەروبوومێک کە هاوردە بکرێت ئەمە بەسم بەروبوومەکانی ناوخۆمانە بۆ ناوخۆش هینێک هەیە لە وەزاری کشتتوکاڵ بەڵێ ئەمە شتێکی باشە بۆی ینی بەروبووی و خۆمان بنێرین بە وڵاتەکان بە تایبەتی بۆ خەلیج زۆر جار وەری ناگرن بەڕاستی بۆ چونکە پاژماوەی لە ناوبەری کیمیاوەکانی پێوەیە ئەگەر بە شێوەیەکی زانست و دروست بێ وشەی لە بیرم نەچێ ئێشتا ماوە ئایا شکەی دروستە ئەویش ئەوەیە ئەبێ لە کاتی خۆیە بە بڕی خۆی نەک بە ڕەهایی بۆ نمونە ئەڵێم ئەم لە ناوبەرە کیمیاوە 2 سیسی
کەرە ناو گاڵۆنی ئاوە 4 لیتر ئاوە ئەو عقلی نایبڕێ ئەڵێ ئەو تۆزە بوو ئەو هەموو ئاوە بڵێ ئەو تۆزە بۆ هەموو ئاوە ئەڵێ وەڵام مامۆستا من لە پیاڵەت یەکەم ئەی باش ئەوە پیاڵەکەی پیاڵەی تورکی 60 سیە پیاڵەی عێراقی 15 سیە ئەگەر بە پیاڵەی عێراقی حسابێکی ئەزانی چەندەکە زۆر 60 سی بکەیتە گاڵۆنی ئاوە یا بیکاتە ئەو خۆیان ئەڵێن کۆڵ پشتێکەوە زۆرە جاری وایە 2 سیسی کەواتە دکتۆر جوتیارەکانمان لەگەڵ ئەوەی کە زانیاریەکی ئەو تۆیان لەسەر دەردە کشتتوکاڵەکەی خۆیان نییە ئەچن مادێکی قڕکەری بۆ وەرئەگرن لەگەڵشە شێوازی بەکارهێنانەکە شێوازی بەکارهێنانەکانی ئەنجا کاتی ینی دوو جار گرفتەکە جاری وایە مەسەر بۆ نمونە شیرنێ هەیە لەسەر بەرەو مۆکشتتوکاڵەکەی لە مانگی 6 تا پێزانێ ئەو کاتە شیرنە نەماوە ئەچێتە لای دوکانێکی لە ناوبەری کیمیایی ئەفرۆشێ ئەڵێ وەڵا کاکەوە هێنم هەیە شیری نەم هەیە و منی پێڵ لە مانگی 7 تا شیرنەی پێوە نەماوە دەرمانی بۆ پێوەکەی تۆ ئەبێ هەل لە دوای 15 چوارەوە تا 15 پێنج ئەو فترەیە کە شیری نەهەیە دەرمانی پێوەکەی دەرمانەکەش ئەبێ مەرجی تیاابێ بە بڕی خۆی کەمترین ژەهراوی بوونی هەبێ لە دەمەوە ئێوارانە بیرژێنی پێویست ناکە موبایلەکەی لە بەکارهێنانێکی زۆر دکتۆر دەمەوە ئێواران یاخود لە دەی بەیانی بۆ سەعات لە بەیانیانە ئەم ماوەیە بۆ شکەتنیا گەرمە کە تۆ پێوەکەی ئەو ئاهینە ئەو تنۆکە ئاوانە بە گەڵاکان و ئەمێنێتەوە جاریوە ئەسووتێ ڕاستە شیرینەکە لە نابردەوە بەس گەڵاکانی سوتاوە بۆیە لە دوای ئێوارەوە لە دوای عەسرەوە وردەوە دەپرێ گەرما بە شەو دابزێ هەتا ئەو ئاوە ئەبێ بە هەڵم و پێوەی نامێنێ بۆ بەیانی ڕۆژی دوای ئەوە یەت ئیتر وردە ئێمە ئەمانەوێ ڕۆکەش سەلامت بێ دەدە کشتتوکاڵەکانیش بکوژین یاخود لە نایبەری ئەو ڕۆژە هەتاو بێت یان هەتاویش نەبێت ئەکرێ یعنی بابەتێکیان بەرچاوکەوە ئەڵێ بێ هەتاو بێت ینی خۆر بە دەرەوە بێ شەر نییە ئەنی خۆر ئیلا خۆر بە دەرەوە نەخێر ینی ئێستا بۆ خۆر بە دەرەوە بە هیچ شوێنێکی نییە پێوەەر نییە پێوەەر نییە نەخێر بەس لە دوای عەسر ئەمە ئەگەر ماگونێ لەو پێش بکرا بەیانی وایە باش بوو بەس ئێستا پلەی گەرما بەرز بۆتەوە باش نییە چونکە هەر تنۆکی ئاو ئەبێتە هاوێنەیەکی قۆقز تشکی خۆر کۆکاتەوە گەڵەکانە سووتێنێ ئەو دادێکی فیزیاویە لەبەر ئەوە ئێستا ئەم وەرزە ئەم کاتە باش وایە لە دوای ئێوارەوە لە ناوبەرە کیمیاویەکان ئەنجا ئیتر هەندێک زانیاری لەسەر دروست ماوە ئەویش ئەوەیە شەر نییە هەموو شتێ بە قڕکەر بە لە ناوبەر علاج ئەو بپرسم ڕێگای کشتتوکاڵی ئەو جوتیارە مەفروزە لە دوای کۆکردنەوەی خەلە و خەرمان یا کۆکردنەوەی هێنی ئیتر پاژماوەی ڕۆکەی ماوە لە ناوی بەرێ کۆی کاتەوە من بۆ خۆم باخم هەیە یەک ئەوەنێ چڵێک گەڵایەک فرێنایە جایەک فرێنایە ئەم ساڵ ماشەڵڵا باران باش بوو ئەوەنش جا لە ئەرزا بوو بە کەرەنت و جوتیارێک بۆی درومەوە مامۆستا بیستێتم نەخێر ژینگە پیس مەکە بەرسڵدان ئەی چی لێ بکەم وتمەوە دوای ئەیکەم بە پین ئێستش پینی پارم ماوە کە خۆم دروستیەکەم بۆیە من وەکو ڕێنمایەک بۆ جوتیاری بەڕێز کاتان لێکەم ئەو پاژماوەی ڕۆکانە مەسووتێن سوودی لێوەرگن یان ئێمە لە بوارێک بە زارەوەیەکی ژینگەی پێ ئەڵێن ریسایکلین یانی چی یعنی ئەو گژوگیای خەمە چاڵێکەوە دایە پۆشم وردە خۆی پارچە چەند مانگە شێوێتەوە ڕەژە بێ ئەوێ دەپین یاڵن کۆمپۆست کاتمان زۆر کەم ماوە ئەمەوێ پرسیارێک لەسەر یەکەم خاڵتکەم کە لە بەرنمەکە ئاماژەت پێداکە لە پۆڵێنکردنەکەوتە هەمانە سروشتیە ئەمانە کیمیایە مادە قڕکەرەکان سروشتیەکان یەکەم وەکوچی دووەمیش ئەتوانێ هەمان کاریگەری مادە قڕکەری کیمیایەکەی هەبێت ئێمە چیمان بەکارهێناوە تقریبن من دکتۆراکەشم و خوێندکارەکانیشم و تۆژینەوەکانی خۆشمان بەدیلی لە ناوبەری کیمیایی ئەوش ئەوەیە ئەم ژینگەی ئێمە پرێتی لە ئەشکاڵ و ئەنواع ڕۆکی چی پێ سروشتی ئەمانەمان هێناوە بە ڕێگای تایبەت ئیستیخلاسی یەکەین ئەکەینە لە ناوبەرێکی سروشتی نەباتی ڕۆکی پێڵێن بۆتانی هەمان کاریگەری کیمیایەکەشی تەلەبەکانم مادزهی مادستێر
هەروەها خۆشم لە دکتۆراکەمان بەدیلی ئەوە ئێستا بە ئەو ئیتیجاها ڕوین کەوا دوورکەوینەوە لە ناوبەری کیمیاوی من بۆ خۆم لە باقی خۆم بەکاری نایە دەست و چاو کام زۆر کەم زۆر پێویست نەبێت دەست و چاو خۆش بێ دکتۆر گیان بابەت زۆرە باسیکە درستە قسە زۆر هەڵەگرێ بە تایبەت مادە قڕکەرەکانیش کە لە ماڵا بەکارهێنێ سەر ژمارەیەکی زۆر لەم وەرزەدا هاوڵاتیان بەکارێن چ بە سپرات چ بۆ دەرمانانی کە ڕێژێ بۆ من داوا مێرووەکان لە خانمەکانەکەم جاری وایە تۆزێ مێرولە لە ناو حوشەکە ئەرێت خوان دەرناوی دەرمانێکم با تۆزی ئاوە ئەگەر زۆر زۆر ئیزعاجی پیان وەلەو مێرولە لە حوشا زەرری نییە بەڵام ئەگەر خانمی ماڵی ئیزعاجە تۆزە نەوت کارە کونی شارەکەیانەوە ئەمان نەوتیش نەهر بە ئاو بەسەر شیر نابینێت لەسەر هەنارەکەی وەڵا ئێواران سۆندەکە بێنێ جوان لێیە ئەکەوێتە خوارەوە ئێتر دەرمانی ناوی با دوورکەوینەوە چونکە ئەم قڕکەرانە وەڵی ئەوەنە کاریگەری خراپی هەیە لەسەر ژینگە بۆ ئاو بۆ هەوا بۆ خاک بۆ خۆمان شێرپەنجە چی پێڵێن ئەمەی هەناسە بکێ کاریگەری لەسەر کۆئەندامی هەناسە لەسەر کۆئەندامی زاوزێ و لەسەر زۆر کۆئەندامەکانی لەش من پێم باش و ئەگەر لەسەر ئەم بابەتە زۆری ئەوێ لەم کاتەشا کافی نییە بەڕاستی بێگومان ئینشەڵا لە داهاتوە بەرنامەی تری لەسەر بۆ تەرخانەکەن و بەردەوامی ئەدا ئەم شتەژین ئینشەڵا لە داهاتوە بەرنامەی تری لەسەر خەڵک ڕۆشنبیر بێ با خەڵک بە ئاگا بێنین لە ناوبەرە کیمیاویەکان سلاحێکی دوولایەنەیە لایەنێکی باش ئەگەر جوان بەکاربێنێ لایەنێکی خراپ ئەگەر خراپ بەکارێن بەڵام ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانە خراپ بەکارهێنێت یعنی ناڕێن لە سەداسەد با ئێمەش ئەوەنە ڕژبین نەبین بەڵام لایانی خراپیش زۆر دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سپاس مادومان کردی نمونەتان زۆر بێ لەشت ساغ بێ ئەزێتمانای مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر جەلال حەمە ساڵح پسپۆری نەخۆشیەکانی ڕۆک و کە ڕۆکان سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بە بەڵێ خۆشەویستانە چینە لایەکێکی تر لە بابەتەکان کە تەورەکەشمان دەتوانین بڵێن درێژە پێدەری بابەتەکەیە باز لە گەرمابردن دەکات گەرمابردن چییە چی کاریگەریەکی هەیە چۆن بناسرێتەوە هەوار بۆی ئامادە کردوین بابەیەکەوە گوێبیستی بین دواتر درێژە پێدەری بابەتەکە دەبین. گەرمابردن چییە؟ چۆن دەبێتە هۆی مردن؟ نیشانەکانی ماندوێتی و گەرمابردن چۆن بناسرێتەوە؟ دەرکەوتە و لێکەوتەکانی چین؟ کاتێک پلەکانی گەرما بەرز دەبنەوە مرۆڤەکان بێزار و بێتاقەت دەبن. نیشانەکانی پلەی بەرزی گەرما لا کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت. لێکەوتە و زانەکانی پلەی گەرمای بەرز بریتیە لەم خاڵانە: ژانەسەر و سەر ئێشەی بەردەوام، سەرگێش خواردن و نائارامی، نەمانی ئارزووی خواردن، گرژبوونی ماسوولکەی قۆڵ و قاچ، تەنانەت هەندێجار ماسوولکەی گەدەش گرژ دەبێت. هەناسەدانی خێرا، بەرزبوونەوەی پلەی گەرمایی ناوی لەش. لە نێو منداڵانیشدا نیشانەکانی بریتین لە هەست بە تینوێتی زۆر، هەروەها مناڵانی خوار 4 ساڵیش ناتوانن هەستەکانیان دەربڕن، بەڵکو تووشی ماندوێتی و زۆر خەواڵۆیی دەبن. ڕێکار و ڕێگاکانی خۆپاراستن لە پلەی بەرزی گەرما و گەرمابردن ئەمانن: پێویستە جوڵەکان خاڵ بکرێنەوە بۆی جەستە شێدار بێت، خۆپاراستن لە ماندوێتی زۆر، خواردنی ئەو خواردنانەی کە ڤایتامین و ئاویان تێدایە، باتایبەت میوە هاوینەیەکان. هەتا ئێرە ئەم خاڵانە لەوانەیە تووشی هەرێکێکمان ببێتەوە کاتێک پێدەخەینە وەرزی هاوین. بەڵام جیاوازی نێوان گەرمابردن و بێزاری بەهۆی گەرماوە هەریەک لەم خاڵانە دەگرێتەوە کە پێویستە بناسرێنەوە. گەرمابردن و بەرکەوتەی گەرما حاڵەتێکی جیاوازە و پێویستی بە فریاگوزاری پزیشکیە. گەرمابردن کاتێک ڕوودەدات کاتجەستت زۆر گەرم دەبێت، جەستە ناتوانێت باڵانسێک ڕابگرێت و پلەی گەرمی ناوی لەش ڕێک بخات و لەگەڵ پلەی گەرمای ژینگەی دەوروبەری. ئەمەش کاریگەری لەسەر هەر کەسێک دەبێت، تەنانەت کەسانی تەندروستیش کە هیچ نەخۆشیەکی درێژخایەنیان نییە. هۆکارەکانی گەرمابردن و بەرکەوتەی گەرما هەرێک لەم خاڵانە دەگرێتەوە. کارکردن و مانەوەی زۆر لە ژێر تیشکی خۆر و پلەی گەرمای بەرز، ئەنجامدانی ڕاهێنانی وەرزشی لە پلەی گەرمای بەرز،
خواردنەوەی جۆرەکانی کحول بە تایبەت لە کاتی ڕۆژ و کاتێک پلەی گەرما زۆر بەرزە ئەوە ئەگەر لە ژێر تیشکی خۆردا کحول بخورێتەوە کاریگەریەکانی زیاتر دەردەکەوێت. زۆر خواردنی خواردنە سوورەوەکراوەکان و ژەمی قورس. نیشانەکانی گەرمابردن کە با زووترین کات پێویستیان بەڕاوێژ و چاودێری پزیشکی هەیە ئەمانن: هەستکردن بە نائارامی و لەشقورسی و لا کاتی پشودان و پاڵکەوتن، هەستکردن بە گەرمایەکی زۆر و کەسەکە ئارەق دەکاتەوە، گرژبوونی ماسوولکەکانی قۆڵ و قاچ. هەندێک جار کەسەکە سکچوون و ڕشانەوەی هەیە، نەمانی تەرکیز و هەناسەدانی خێرا، بێهۆشبوون و نەبوونی کاردانەوە. هەندێک جاریش کەسەکە ئارەق ناکاتەوە. چەند ڕێنماییەکان کە پێویستە لە کاتی بەرکەوتەی گەرما و گەرمابردن ئەنجام بدرێن. کاتێک کەسێک دەبینیت و گومانت هەیە بەهۆی پلەی گەرمای بەرزەوە تووشی گەرمابردن بووە، دەبێت چی بکەیت؟ دەبێت بە زووترین کات کەسەکە ببرێتە شوێنێک کە سێبەر بێت. جل و پۆشاکە زیادەکان یان هەر جلێکی ناپێویست لەبەری کەسەکەدادا کەندرێت و بۆ ئەوی هەوا بەرپێستی کەسەکە بکەوێت. بەکارهێنانی ئیسفنجێک یاخود پەڕۆیەکی نەرم و پێستی کەسەکەی پێشێدار بکرێتەوە. پرژاندنی ئاوی سارد بۆ سەرمل و چەناگەی کەسەکە یاخود ئەو ناوچانەی لەش لاپەڕۆیەکی ساردەوە بپێچرێت. بەکارهێنانی پانکە یاخود فێنکەرەوەیەکی خێرا بۆ ئەوەی لەگەڵ ئەو شێدارکردنەوەیە پێکەوە پێستی کەسەکە سارد بکەنەوە. ئەم هەنگاوانە دەتوانێت یارمەتی ئەو کەسە بدات کە جەستەی لە کاریگەرمی گەرمابردن سارد بکاتەوە لا ماوەی 30 دقەدا. هەست بە باشتربوون بکات. بەڵام ئەگەر هاتووە ئەم ڕێگا و ڕێنمایانە سوودی نەبوو، پێویستە بە زووترین کات بگەیەنرێتە نەخۆشخانە و چاودێری و چارەسەری پزیشکی وەربگرێت. بەڵێ ئەوەی کە بینیتانی کێکالە و گرفتە تەندروستیانی کە لەگەڵ هاتنی وەرزی هاوین لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمادا مرۆڤ دووچاری دەبێت. جا ئێمە ئەگەر دەرفەت هەبێت لە درێژەی تەوەرەکەدا زیاتر لەسەر منداڵان گفتوگۆ دەکەین پەیوەست بە گەرمابردن یاخود لە زۆرجار لە لای خۆماڵێ گڕە دەیبات. ئەگەر دەرفەت هەبێت لەسەر بابەتە جارێکی تر پەیوەست بە منداڵان گفتوگۆ دەکەین. هەر ئەمە نییە، هەندێک گرفتی تەندروستی تر هەیە کە لەگەڵ وەرزی هاویندا بە تایبەت منداڵان دووچاری دەبن. هەڵبەت لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمادا جۆرێک لە ڤایرۆسەکان یا بەشێک لە ڤایرۆسەکان چالاک دەبن، چەندین نەخۆشی بڵاو دەبێتەوە لە دیارترینیان کە ماوەیەکە چه پسپۆڕانی منداڵان، پزیشکی پسپۆڕی مناڵان و نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان چ ڕاگەیاندنەکان چه خێزانەکان دایکان و باوکان دەناڵێنن بەدەست پەتای سکچوون و ڕشانەوە کە ئێستا بڵاوبووەتەوە کە بەپێی وتەی دکتۆر پشتەر ئاماژەی بەوە دەدا کە دەڵێ ڕۆژانە زیاتر لە 200 منداڵ بەهۆی پەتای سکچوون و ڕشانەوە ڕووی لە نەخۆشخانەی منداڵان دەکرد. لەو ڕێژەیە 25 بۆ 30 منداڵی پێویستی بەمانەوە دەکرد، ئەوانی تریان چارەسەریان وەردەگرت و پاشان ڕەوانەی ماڵەوە دەکرانەوە. جا ئێمە ئەمڕۆ بە تەنها لەسەر سکچوون و ڕشانەوە یاخود گەرمابردن قسە ناکەین، باز لە ئەو گرفتە تەندروستیانە دەکەین کە منداڵان دووچاری دەبن لەگەڵ هاتنی وەرزی هاویندا. بزانین گرفتە تەندروستیەکان چین، هۆکارەکانیان چین، نیشانەکانیان چین کە بە تایبەت سکچوون و ڕشانەوەی کێکە لەو نیشانانەی کە بۆ زۆرێک لە نەخۆشیەکانی تر خاڵێکی هاوبەشە یان نیشانێکی هاوبەشە. دایکان و باوکان خێزانەکان چۆن پەتایەکی سکچوون و ڕشانەوە جیا بکەنەوە لەگەڵ نەخۆشیەکانی تر کە نیشانەی سکچوون و ڕشانەوان هەیە. لەسەر بابەتەکان گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆرە تەرسە عەلی کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان. دکتۆرە تەرزە بەیانیت باش؟ بەیانی باش، بینێرانیش باش. سەرچاوەکانم دکتۆرە هەر سەرەتا با بۆ دەست پێ بکەین کە دیارترین ئەو نەخۆشییانیان ئەو گرفتە تەندروستیە باوانی کە ساڵانە دووبارە دەبێتەوە لە وەرزی هاوین و لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرما زیاتر خۆی لە چی و چیا بینێتەوە؟ سەرەتا بەیانی ئێوە بینێرانیش باش. سپاس بۆ ئەم بابەتە بۆ باسکردنی بابەتە بابەتێکی زۆر گرنگە و بەسوودە بۆ دایکان و باوکان بە هیوایەوەی کە سوودی لێ ببین و بتوانن کەمێک لە کێشەکانیان یان چاوڕوونیەکیان باتێ بۆی لە کاتێکا کە مناڵەکانیان نەخۆش بێ چی بکەن و چ کاتێک پێویستە سەردانی نەخۆشخانە بکەن. بەڕاستی ئەو بابەتەی کە زۆربەی هاوین یان لەگەڵ هاتنی وەرزی گەرمایە دووبارە ئەبێتەوە وەکو باست کرد خاڵێکی هاوبەشە لە بینی زۆربەی نەخۆشیەکان نیشانێکی هاوبەشە سکچوون و ڕشانەوەیە کەمە هۆکارەکەی زۆرە زۆریش دووبارە ئەبێتەوە. تەواو لە وەرزی سەرماشا هەیە بەس بەو ڕادەیەنیە کە لە وەرزی گەرمایە ئەبینرێت لەگەڵ هاتنی هاوین و
وەرزی گەرمای ئەبینرێت شتێکی زۆر باوە و زۆریش دووبارە ئەبێتەوە هۆکاریشی زۆرە. باشە هەر ڕاستەخۆ بە هۆکارەکانی پەتای سکچون و ڕشانە دەست پێ بکەین. هۆکارەکانی جگە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی چیتر هۆکارە؟ هۆکارەکانی چەند هۆکارێکمان هەیە. بەشێکیان بەهۆی ڤایرۆسەوە ئەبێت کە لەگەڵ هاتنی وەرزی گەرمای ئەو ڤایرۆسانەوەکو باس کرد چالاکە بن. ئەم ڤایرۆسش مناڵیان لە ڕێی خواردنەوە یان لە ڕێی ئاوە یان لە ڕێی ئاو هەواکەوە وەری ئەگرێت. یەکێک لە هۆکارەکانی تری بەکتریایە. بەکتریایش لە ڕێی وەکو پیسبوونی ئاو یان پیسبوونی خواردن وەکو ئەشزانین کە لە کاتی گەرمایە خواردن لە دوای مانەوەی معرضە بۆی کە تێک بچێت بەلە ژەهرایی ببێت. ئەمە ژێکێکە لە هۆکارەکان هەروەها وەکوی جەنابی شدوتە ژەهرایی بوون دەردانی تۆکسین بەوەنی میکرۆبۆ کە لە ناو خواردن و ئاوەکە ئەمە ژێکێکە لە هۆکارەکانی تری سکشن و ڕشانەوە. باشە دکتۆر بۆ پێی کە ڕۆژانە لە نەخۆشخانەی مناڵانی ئامارەکان ئێستا زۆرن زۆر کەم بۆتەوە بەراورد پێشتر کەمتر بۆتەوانێ لەبەرەوەی چەند بەرنمەیەکرا لە زۆر ڕاگەیاندنەکان باس ئەکرێت دایکەکانی سپاس بخوا کە هوشیارن لەبەرەوە هەستەکەین کە ینی لەژێر کۆنتترۆلایە و خەریکە کەمە بێتەوە. باش دایکان و باوکان چۆن بزانن کە کاتێ منداڵەکەیان دووچاری نەخۆشی یان بڵێم پەتای سکچون و ڕشانەوە بوون چۆن بزانن ئەمە پەتایەکە نەک نیشانێ بۆ نەخۆشیەکانی تر. سکشن و شانەوە کووتمان هۆکاری زۆرە بەڵام ئەکەوێتەوە سەر نیشانەکانی ڕادەی توشبوونەکەی ئایا لە شێوازێکی وایە کە پێی سێکسەر بگەێنرێتە نەخۆشخانە یان تەنها وەکووتمان تێکچوونە یان بە خواردن یان ژەهراییبوونێکی ئاساییە بۆ کۆزۆکو لە ناو خەڵکا زۆر باو ئەڵێ ئینتەلای کردو یان تەسەمومی کردووە بە خواردن. نیشانەکانێتی دکتۆرێش نیشانێکی دیاریکرا هەیە کە دایک و باوکەکە بزانێت ئەمە تەنها پەتایەکە نەک ئەوەی کە نیشانەوێ بۆ هەندێک لە نەخۆشیەکانی تر. بەڵێ ئەگەر بێت و بۆ نمونە بەس تەنها ڕشانەوەیکی کەمی هەبێ یان چەند جارێکی کەم سکی بچێت بڕی ئەو پیسایەکە ئیکا کەمە ئابی کەم پێوەیە ئەو ئەتوانێت لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی چارەسەری بکات. بەڵام ئەگەر بێت و لەمە زیاتر بێ بۆ نمونە ڕشانەوەکەی زۆر بێ ئەو مناڵە نەتوانێت هیچ شتێکیش خواردنێکی شلەمەنیەک لە ڕێدەمە وەربگرێت ئەڵە یەکسەر هەڵی هێنێتەوە یان بڕی سکچوونەکەی ئەوەندە زۆرە کە دایکەکەڵێ زۆرجاڵە فریا ناکەم پاکی کەمەوە یەک ڕقم دوو ڕقم شیر ئەخوا یان خواردنێکی بەسیت ئەخوا یەکسەری کا بە پیساییەکی زۆر یان تایەکی زۆر پلەی گەرمای لەشی زۆر بەرزە بێتەوە کەوای لێ مناڵەکە هەست بە تیونێتێکی زۆر بەبێ هێزی و لاوازیکی زۆرەکە ئەمە پەتایەکی ئاسایی نیە و پێویستە کە دایکەکە بە زووترین کات چارەسەری بۆگرێ بگەێنێتە پزیشک. باش جا دکتۆرە ڕەنگە دەستنیشانکردنی پەتایەکی سکچون و ڕشانەوە بۆ مناڵێکی ساوای بڵێ تازە لە دایک و تۆزێ زەحمەت بێ بۆ پێی کە ئەو منداڵانەی کە بە تایبەت شیری دایکیانە خۆن بەردەوام زوو پیسایەکەن پیسایەکەشیان شلە چۆن بتوان ئەم جیاوازیە بکەن یا چۆن بیناسنەوە. ڕاستە ئێمە ئەوەی کە زۆر لێ بترسین و لە دایکەکان داواکارین کە زۆر وریابن تەمەنی خوار ساڵ بە تایبەتی تەمەنی خوار 6 مانگ وەکوتت ئەم تەمەنە تەمەنێکی زۆر ناسکە لەبەرەوەی هەم بەرگری لەشی مناڵەکە وەک پێویست نییە هەم قباری لەشی مناڵەکەش کەمە کە زۆر بە ئاسانی دووچاری ڕوشک بوونەوە ئەبێت دووچاریەوە بکە بڕێکی زۆر ئاو لە لەشی بڕاو ناشتوانێت زۆر جار تاویزی بکاتەوە. لەبەرەوە دایکەکە لەم کاتەیە لەوانەیە و خۆدوتت کە شیری دایکە خوا خۆی پیسایەکەی شلە بەڵام لەم کاتەیە کە تووشی ئەم هەوکردنی گەدە و ڕێخۆڵەیە ئەبێت تووشی سکچون و ڕشانەوە ئەبێت ڕشانەوەی بۆ زیاد بێت ڕشانەوەکەی بۆ نمونە دوای هەموو شیرێک ئەڵە شیرەکەی سەر ئەهێنێتەوە هیچ شیرێکی وانە نەی خواردووە لەو کاتەیە لەو ماوەیە کە مناڵەکە بتوانین دایکە بڵێ وەڵام شیریانی خواردووە و تاوا کێشەینیانی زۆربەی شیرەکەی ئێخوا هەڵیێنێتەوە. ئەمە یەک دوو کووتمان پلەی گەرمای لەشی مناڵەکە بەرز ئەبێتەوە وای لێکا گریانێکی زۆر بۆ ژیر نابێتەوە گەردایکە هەستیشی پێنەکا بە گەرمای ئەمە پێڵێن ئیرتەبڵەتی ئەنی ناڵەکە زۆر پرزە ئەبێ و گریانێکی زۆری ئەبێت زۆر جار شیرەکەش ڕەف زەکات نایخوات بەبێت هۆی کە شیر خواردنی کەم بێتەوە. و پیسایەکەشی کاتی کە بۆمانە بۆ وانە ئەگرێتەوە کە شیر دایکە خۆن کە پێشتر شر بووە بەڵام سووتانەوەی نەبووە شوێنی دایبەکەی سووتانەوەی لەگەڵانە بووە یان پیسایەکەی ئەوەندە نەبوو کە لە دایبێ بێتە دەرەوە بەڵام کە دووچاری ئەم هەوکردن ئەبێت بڕی پیسایەکە هەم زیاکە هەم ئاوی زۆر لەگەڵا بێ زۆر جاجبێتەوەی سووتانەوەی شوێنی دایبەکەی. ئەتوانین بڵین ئەو منداڵانەی کە شیری قوتو زیاتر ئەخۆن یا شیری قوتۆ خۆن زیاتر معڕەزن بۆی کە دووچاری بە دڵنیایەوە لەبەرەوەی ئەو ئاوی شیری دایک شتێکی خوایە و سروشتیە لە دەرەوە دروست ناکرێت ناولەشی دایکەوەیەت سەلامەترە هیچ میکرۆبێکی پێوە نیە ئەوە نیە بڵێ ئاوەکەی نەکوڵانەوە و مەمکەکەی نەشتووە جوان و تاقیمی نەکرد و پێویست بوانە ناکە
شیرێکی پاکی معقم کراوە لەبەرەوە ئەوانەی کە خواردن ئەخۆن و شیری قوتووە خۆن زیاتر دووچاری ئەم هەوکردنا بن. جا لەو حاڵەتە ئەو دایکانی کە شیری قوتوێن بە مناڵەکانیان پێویستەکە ئەو ئاوەی کە بۆ منداڵەکەی بەکارهێنرێ ئاوەکە بکڵێنێ جوان بکڵێنرێت ئاوی فلتەر بێت یان ئاوی ئێستا ئاوی مناڵیش هەیە لە مارکێتەکانە تایبەت ئاوی مناڵ تەبانە بێ بە کوالیتی کۆنتترۆلا بڕوا و پشکنراوە بێت فەحسپێگە لە کوالیتی کۆنتترۆلا دەرچێ و پاک بێت تاوا کێشەمان نییە بەڵام هیچ ئاوێکی مناڵ هەیە لە کوالیتی کۆنتترۆل گەڕابێتەوە دەرنەچوو بێ ئێوە ئاگادار بن بۆ پێی کە پزیشکی وڵی وەکو ئەوەی من ئەگدار بم ئەگدارنی بەڕاستی لەوەیانە ئەوە جماعتی ئینفکشن کۆنتترۆل و کوالیتی کۆنتترۆل باشتر لەو ئەزانن بەڵام هەڵەیەکەیە کە دایکەکان زۆر دووبارەی ئەکەنەوە ئەڵێ وڵا دکتۆر ئای فلتەر بەکارێنم فلتەر بەڕاستی میکرۆب ناگەڕێنێتەوە بەس تەنها خەڵتە و پیسینە ئاوەکە ئەگەڕێنێتەوە پێویست دەکات لە دایکان ینی ئەمە لە زۆر شوێن دووبارەیەکەین و ئاوەکە بکڵێنرێ جوانیش بکڵێنرێت نەک تەنها جاری وای ئای بەڕادیش بەکارێنن بەڕادوەکو خۆمانزانی ئاوی سارد و ئاوی گەرمی هەیە بەڵام ئەگاتە پلێکی گەرمی دیاریکرا و ئەوەستێت ئۆتۆماتیکە کات ئەمەش باش نییە پێویست دەکات بکڵێنرێت وەکوی قوڵە با بزەبێت دەبێت قوڵە با لەبەرەوە پێویستەکە ئاوی کوڵاو بەکاربێنرێ ئەو ئاوە قوڵپی یابێ مەمەکانی پێویستە ڕۆژانە بیشوا و تەقیمی کات بە ئاوی لە کۆڵ یان مادەی پاکەرەوە هەیە بۆ پاکردنەوەی مەمک و ینی کەلوپەلەکانی کە بەکاری هێنرێ بۆ مناڵەکە لەبەرەوە پێویستەکە ینی پابندە بن بەس بە ئاوی فلتەرە پێویستە ئاوکە بکڵێنرێت ئەی ئاوی بیر کێشەی هەیە گەر ئاوی بیر ئەبێ فحسکراوە بێ ئەویش لە فحسکراوە بێ بەڵێ باشە ئەو شەر بێ بکڵێنرێت لە دوای ئەو شەر بێ بۆ مناڵە بێ بکڵێنرێ بەس بۆ خۆمان ئاسایی پشکنینی بۆ بکری لە پشکنەکە دەرچێ و بکڵێنرێت بەڵێ اینجا بەکاربهێنرێت لە منداڵی ساواکەیە ئاماژەت بە وشک بوونەوە کرد لە چ کاتێکدا یان لە چ قۆناغێکدا منداڵێکە گاتەوەی کە وشک بێتەوە ئێمە وکوتمان دەرەجەمان هەیە بۆ وشک بوونەوە بۆ سکشون و ڕشانەوە ماڵ دوو مدرێت و سڤیر ینی کەم مامناوەند و زۆر خراپ لە مامناوەند و زۆر خراپایتر کە دەرەجەی 2 بۆ 3 ئەچێن ئەو مناڵە وشک بوونەوەیکی زۆری ئەبێت وەکو چۆن لە ناو کوردەواری خۆمانە ئەڵێ مەڵاشوی هەیە بەڵێ یەکیان هەستەکات دەمی زۆر وشکە بێت مناڵەکە کە مەسەن ئاویان ئەگەر بگاتە تەمەنی 5 مانگ و 6 مانگ کە ئاویان مەمەکەی بینێ یانێکێک ئاوە خواتەوەنە مناڵەکە هەڵپەی بۆ کاتەستەکە کەتینوە لەگەڵ گریانە فرمێسکی نامێنێت فرمێسکی زۆر کەمە بێتەوە سێری دەمێکا دەمی وشکە بێت زمان مەڵاشوی وشکە هەروەها بڕی میزەکەشی کەمە بێتەوە بۆ نمونە ئەگەر ڕۆژەکانی تر لە 2-3 ساعت جارێکە دایبێکی بێڕەنگە بێت بەڵێ مناڵەکە لە هەڵە بزر ڕەنگی هەڵە بزر کەو زەر دەبێت هەروەها بڕی میزەکەشی ئەگەر ڕۆژەکانی پێشووی بۆ نمونە لە 2-3 ساعتە دایبێکی پیس کردبێت تەڕی کردبێت وای لێ ئەڵێ لە بەیانی تاوارێک دایبی دکتۆرە میزی نەکردووە هەر پیسایی بۆ یان دایبێکی هەر وشک بووە هەروەها کوی لە ناو کوردواری خۆشمانە ئەڵێ مەڵاشوو کە دەستێن لە مەڵاشوی سەری بۆ منداڵی خوارد 1 ساڵ بەڵێ بەتایبەتی شەژمان کە خوار شەژمان کە بەتاڵاتی هەستی پێکرێ مەڵاشوی چاڵە بێت زبێتەوە هەروەها پێستی لەشی ئەگەر دەستی لێ بات ئێمە پێستی سکی مناڵکەیەکە لە فەحسەکانی خۆمانەکەین ئەگەر پێستی بگریت بە ئاسانی ئەگەڕێتەوە شوێنی خۆی بەڵام لەمانە ئەوەکو هەویرێکی لە هێوا شێواش پێستەکە گەڕێتمان ناوەیە کە ئەو ئاویژێر پێستی زۆر لە دەزا و زۆر وشک بێتەوە یاوەتە لە قۆناغی لە هەر قۆناغێکیانە بە پێویستەکە دایک و باوکەکە بە زووترین وریابن و ئاگدار بڕاست لای پزیشکی بەتایبەتی خوار شەژمان ئەی ئەو کاتانی کە دایک و باوکی وا هەیە لەگەڵ بەدیکردنی هەندێک لەم نیشانانە یەکسەر ڕاستەوخۆ بۆ دەرمانخانە نیشانەی مناڵەکەی بە ئەو بەڕێزەی دەرمانخانەکەڵێت و چارەسەری بۆ ڕێگری بۆی بەکارهێن زۆر هەڵەیە بەڕاست هەڵەیە وەکو ئەنی ئێمە ئەزانین دەرمانخانە بۆ ئەوەیە کە بەڕەچێتەی دکتۆر لە ژێر چاودێری دکتۆرە ئیلاژ سەرفکار نەک خۆی نەخۆشەکە ببینێت و چارەسەری پێبات بەڕاستی ئەوە زۆر هەڵەیە لەبەرەوەی زۆر نەخۆشی هەیە کە ئاکاری تر ینی مزافاتی تری بەدواوەیە ئاکامی تری بەدواوەیە لەبەرەوە پێویست ناکە ئەوان خۆیان بخەنە ئەو مەسئولیاتە و ئەو خەتەریاتە هەم بۆ ژیانی نەخۆشەکان بۆ خۆشیان باشترە کە ڕێنمایی بکبین گەێنێتە لای پزیشکی پسپۆر و خەسخانەکان نەخۆشخانەکان 24 ساعت پزیشکی خەفەری لێە پزیشکی پسپۆر و مقیمەقدەم کە پێویست ینی ئەوەی کە پێویست بووی ئەکرێ بۆ نەخۆشەکە لەبەرەوە پێویست ناکە پەنابەرێتە بەر ماڵتۆبی بۆ دەرمانخانەکان ئللا بەڕەچێتی دکتۆر کە بۆی بنووسێ بچەوەری بێت باش دکتۆر چۆنێتی گواستنەوەی بە چه شێوازێکە ئیلان ئەبێ سەبەبێک هەبێ یا بڵێ هۆکارانی کە باست کردیتر ئاوە یا خواردن شتێکی تر بۆ هۆیەوە دووچارێبی یاخود بە ڕێگەیەک لە ڕێگەکان ئەگوازرێتەوە
بۆ منە خێزانێک دوو منداڵ سێ منداڵیان هەیە چۆن نەگوازرێت؟ ئەو نەخۆشانی کە هەیە لە وەرزی گەرمای گوازراوە هەیە و نەگوازراوە هەیە. گوازراوەکان ئەوانن کەوتمان بە بۆنەی ڤایرۆسەوە تووشە بن مناڵەکە ئەمە زۆر بە ئاسانی ئەگوێزرێتەوە. چ بەکارهێنانی کەلوپەلی کەسی توش بوو بۆ نمونە قاپ و کەوچک یان لەسەر سفرەیەک لەسەرێکی شوێن نان بخۆن یان بەرکەوتنی ڕاستە یان بەرکەوتنێکی زۆر نزیک و ڕاستەوخۆ بۆ نمونە لە ڕێگەی دەستبردن بۆ دەمی یان ماچکردن یان ئەو لیک و تفەیان زۆر جار لە ڕێگەی کۆکە و پژمینەوانێ ئەو ڤایرۆسە ئەگوێزێتوانێ لەبەرەوەیە کە ئێماڵین کەسی توش بوو پێویستەکات کەلوپەل ئەو شتانی بەکاری هێنێک و قاپ و کەوچک جیاواز بێت لە کەسەکانی تر کە توش نەبوون لە خێزانەکە هەروە ئەو کەسش کە خواردنەکە ئاماداکە یان شیر ئاماداکە بۆ ئەو کەسێک کە توش و پێویستەکە دەستی زۆر زۆر جوان بشوا بۆی کە ڤایرۆسەکە نەگەێنێ بە کەسەکانی تر. بەڵام نەخۆشیمانێ نەگوازراوەوە کووتمان کە بۆی تێکچوونی خواردنێکەوە کەسە ئیخوا ئەو تووشە بێت. یان بۆ نمونە ئاوێکی خواردووە و ئاوەی کە توش بووە بە ژەهرای بۆ یان ڤایرۆسیتە ئەو تەنها تووشە بێت شەر نیە بیاوێکی پەتای سکچون و ڕوشانەوەی بڵێ ئەم ڤایرۆسی ئەم پەتایە بە کامیان حسابەکرێ بە گوازراوە حسابەکرێت بەگوازرا بۆیە زۆر باسانی ئامارەکان بەرزەبنەوە. باشە. بێ لەسەر بابەتی گەرمابردنەکە لەسەر پەتای سکچون و ڕوشانەوەکە هیچ ماوە باسمان نەکرد بێت دکتۆرە؟ نەوەڵات تەنها ئەوەنە نەبێت ئەگەر باسی خۆپاراستنەکە نەکەین لە دوایە ئەو بەگشتی باسی خۆپاراستنەکەی. بێ لەسەر بابەتی گەرمابردنەکە هەڵبەت لە راپۆرتەکە ئاماژەی بە هەندێک خاڵا بوو هەوار بەڵام گشتگیر بوو. ئەگەر ئێمە بە تایبەت باز لە منداڵ بکەین لە چ کاتێکدا چۆن بە چ شێوازێک ئەم منداڵە گڕەدەیبا بە کورتێکی لای خۆمە وەکو لە هەموو نەخۆشیەکە ئێمە ئەڵین ئەوەی کە ئەو تەمەنەی کە زۆر زۆر حساسە بە تایبەتی لە مناڵانە و لەوانەی کە بە تەمەنن دایمە لە هەموو نەخۆشیەکان ئەو دوو گروپە جیاکەینەوە. ئێمە وەکو پزیشک لەبەرەوەی ئەو دوو گروپە زۆر زۆر بە ئاسانی مزافاتی نەخۆشیەکانە لێ دەرەکەوێت لەبەرەوەی لەم گەرمابردنیە بە تایبەت لە مناڵە یەک قباری لەشی زۆر کەمە وەکو خۆمان نییە قباری لەشمان گەورەیە باسایی تووشی وشک بوونەوە نابین بەڵام لە مناڵە لەبەروی قباری جسمیان زۆر زۆر بچووکە گەورە بەرگە بەڵێ لەبەرەوە زۆر بە ئاسانی نیشانەکانی لێ دەرەکەوێت تووشی کێشەیەکات ئەمە هۆکارێکی تر مناڵ وەک خۆمان نییە ئێمە خۆمان هەست بە تینوێتیەکەین ئەچین ئەگەر بۆ نمونە لە شوێنێک بین لە سەیرانی لە دەرەوەی لە باخێکە هەست بە تینوێتیەکەی ئەو شوێنە بەجێڵی ئەچی ئاوە خۆی بەڵام لە مناڵە زۆر جار ئەو هەستەی نەیان بۆ منە یاریەکەی بەجێ ناهێڵێ حەز ناکە هاوڕەکانی بەجێ بێڵێ زۆر جار ئەوە کەمتەرخەمیەکە ئاوەکە ناخواتەوانە یان هەستی پێ ناکات داوای کات لە دایک یان لە کەسوکاری یان لەو کەسانی دۆر پشتین بڵێ ئاو ئەخۆم ئەمەش هۆکارێکی ترە بۆی کە مناڵەکە زۆر باسانی تووچاری کێشەکانی ببێتەوانێ. هۆکارێکی تر لە مناڵە نسبەتی ئارەقکردنەوەی کە خۆمان نییە و هەروەها کووتمان بوونی بەرگری لەشی مناڵەکەش هەروەها مناڵ حرەکەیەکی چالاکیێکی زۆر زۆری هەیە وەکو لە خۆمان لەوانێ بچین شوێنێک ئەگەر گەرماش بەبەست دانیشی بەڵام لە مناڵە هەڵسو کەوتەکە ناتوانێت دانیشە یاریەکە جوڵی زیاترە چالاکی زیاترە ئەمە جوواکە کە مناڵ دیسانەوە زیاتر ئاگامان لێبێ بۆی کە تووشی کێشە نەبێت. واتە دکتۆرە ئەتوانین بڵین کاریگەری گەرمابردن لەسەر گەورەکان کورتخایانە لەسەر مناڵان درێژخایانە و دووچاری کێشی زیاتریەکات لە مناڵە. ئێوە کاتە چارەسەرەکە چێ بێ چارەسەرەکە پێش هەموو شتێک ئەو خاڵانی کام باشێت پێدا ئەبێمانە دایکجام بڵێ بۆ نمونە دایکەکە پێویستەکە ئەگەر تا بتوانێت لە شوێنی سێبرا مناڵەکە دانێ و یاری بکات ئەگەر ئەمە نەکرا پێویستەکە جلوبەرگی ڕەنگێکی کراوە بێت و تیلێکی کەم لە بەرکا بۆ ڕەنگە تووخەکان باش نیە پێش ئەوەی کە بۆ بڵێ گەرمابی بات ئەم خۆپاراستنێک تا بتوانێت. بۆ نمونەش ئەگەر توانی دایکەکە بۆن و ناوبەناو خۆی مناڵەکەی بانکا و ئاوی باتێ بۆ منە گەرێکی باتە پارکێک یا شوێنێک بۆ یاریکردن لەگە مناڵەکان پێویستەکە کە ئاوی پێ بێ مناڵەکە وکووتمان مناڵەکە لەوانەیە هەست بەوە نەکات درک بەوە نەکات کە تینوێتی و لەشی خەریکە وشکە بێتەوە دایکە پێویستە چاو دێر بێت لە نیو سەعات جارێک سێ چارێک جارێک بانی کات کە ئاوی باتێت و ئاوێکی تۆزە فێنکیش بێن وکووتمان بە جلوبەرگیشی ڕەنگی کراوە بێ و کەمیش لە بەرکات هەروەها بتوانێت کاتەکانی وا بێ لەو کاتانە بکە گەرمانەی بە بۆ نمونە لە 9 بۆ 11 بەیانیان مەسەن 4 بۆ 5 بۆ 6 ئێوارە لەو کاتانەیە بتوانێت یاری بکات ئەگەر هەستی پێ کرد مناڵەکەی ئەمانی بۆ نەکردبوو دووچاری ئەو گەرمابرد نەبوو پێش هەموو شتێ پێویستی بباتە شوێنێکی فێنک ئەو لەو گەرمایە و لەو هەتاوە دووری بخاتەوانێ و تا بتوانێت شلەمەنێکی زۆر زۆری باتێ و هەروە فێنکیشی بکاتەوانێت. دکتۆر لەسەر منداڵ کاریگەریەکە ڕاستەخۆ دەرەکەوێت ڕاستەخۆ دەرەکەوێت بەڵێ نەک ئەوەی کە وردە هەستی پێ دەرەکەوێت لە بەرەوەی کووتمان مناڵ قەباری جسمی کەمە و زووتر ئارەقکردنەوەی فەرقی هەیە لەگەڵ گەورە زووتر دەرەکەوێت بۆ نمونە مناڵەکە لە هەستەکەم تین و مەستەکەم گێژە بم سەرمێشێ لەشی گەرم دایەت لەبەرەوە دایکە کەس بکە من نیشانی سەرەتایی
لەبەرەوە پێویستە یەکسەرکە لەو شوێنە دووری بخاتەوانێ ئەگەر جلی زۆر لەبەر بێلی کەمی بکاتوانێ دەسوتە موچوی فێنک کاتە بتاوی تێگر ئاوکە تۆزە فێنک بێ باشترە نەکسارد بێت ئەو هەروەها بتوانێت خێرا تاویزی ئەو شلەمەنیە بکاتەوە کە لی ڕۆشتۆ بە گەرماکە وشک بۆتەوە بەڵام ئەگەر گەیشت ئەوەی کەزانی ئەبێ بەرشانەوە زۆر جاریکا بەرشانەوە لی و هەروەها گرژبوونی ماسوولکەکان بێهێزە بێڵە ناتوانم بڕۆم یان سەرێشەیەکی زۆر یان ئەگات ئەوەی کە گێژ ببێ مناڵەکە لەبەرەوەی کەسە پێویستە کاتە سەردانی پزیشک بکات زۆر جار لەوانەیە پێویستکە داخڵی بکەین کە لە ڕێکان ولاوە چارەسەر بگرێ و ئاوەر بگرێت واتە لە قۆناغی سەرەتایی بێ پێویست ناکە بەڵام ئەگەر گەیشتە قۆناغەکانی کۆتایی وشکبوونە پێویستە کەستی کرد بەو چارەسەرە سەرەتاییانە سوودینە پێویستە کە سەردانی لە نەخۆشخانە چارەسەرەکان بۆیان چی دەبێت ینی ئاوی بۆ هەڵەواسرێ و چاودێری لەلیانی دڵی هەناسەی ئەکرێت و زۆر جارج پێویستە کات کە ئێمە وکو کالسیۆم و پۆتاسیۆم ئەو خیاری کە لە جسمی ڕۆشتە لە ڕێ ئارەقەوە بە دەرزی بیدرێتێت ئەو مۆخەزیی کە زۆر جار خێزانەکان یا دایکان و باوکان بەردەوام هەیەە لە ماڵ و لە سەلاجیادان ناوە هەر کاتێکە منداڵەکانیان خواردن نەخۆن یا شتێک ئەم مۆخەزیان ئەدرێتێ ئەمە بۆ گەرمابردنەکەش بەکارهێنێ بەس بۆ سکچون و ڕشانەوە بێت وانەیە کە گەرمای با زۆر جار ئەوە ئەڕشێتەوە دڵی تێکەلەوەشی بۆ ناخورێت درستە چونکە زۆر جار کە دایکان باوکان بزان منداڵەکەیان کە خواردنیان باش نییە ڕاستەخۆ مۆخەزیانە درێتێ ئەو چارەسەرە تایبەتە بۆ سکچۆشانەوە دەستەکانە خۆش بێ دکتۆرە یەکێکی تر لەو خاڵانەی کە من هەر لەم ماوەیەدا چەند جارێک بەرچاوم کەوت وشک بوونەوەی چاوی منداڵە لەم وەرزانەدا لە وەرزە گەرمەکاندا ئەمەش هەر تەنها ئەگەڕێتەوە بۆ جەوە گەرمەکە کە کاریگەریە کاتە سەر وشک بوونەوەی چاوەکە یاخود هۆکاری تری هەیە ئەویش ڤایرۆسە هۆکاری چێ بوشک بوونەوە بەعام ئەگەر بێت و چاوی مناڵەکە ڕیپۆق نەکات بەستەنها هەستەکاڵ چای وشکیان ئەی خوێنیان زۆر جار ئەڵە ئێشێ سوورە بێتەوە ئەوە لەوانەیە گەرماکە بزەبێت ئەوە لەوە چێ گەرماکە بێ و زۆر جار بەکارێنانی تەبرید و فێنکەرەوە لە سیارە و لە ماڵەوە ئەو هەوا ڕاستە خۆکە یا لە چاو بێتەوەی وشک بوونەوە ئەمە ناچێتە گروپی ڤایرۆس و هەوکردنەوەانێ هەروەها بەکارێنانی ئایپاد و مۆبایلی زۆر لە مناڵەکەی سەدیاردێکی زۆر بڵاوە داخەوە ئەمە ژواکە کە مناڵەکە منە تەرکیز دەکاتە سەر ئایپاد مۆبایلەکە چای زۆر ناتروکێنێ واکە کە بێتەوەی وشک بوونەوە لەم حاڵەتانە پێویست بە پزیشکی پسپۆڕەکە بێت یاخود دوورکەوتنەوە لەو ئەو پێشەمشتە ئەبێت دوورکەوتنەوە لە ئایپاد و مۆبایل ئەوە زۆر گرنگە دوو لە ڕاستە خۆ بەکارێنانی تەبرید و بەری دۆشتانە پێویست ناکانی ئەو کەسە زۆر نزیک بێ لێ ڕاستە خۆ لە چاوی بات ئەگەر لەوە ینی حاڵتەکە لەوە تێپەڕی پێویستەکە کە پزیشکی پسپۆڕ ببینێت پزیشکی پسپۆڕی چاو یاخود منداڵان پزیشکی پسپۆڕی چاو بێ پزیشکی پسپۆڕی چاو ببینێ دەستەکانە خۆش بێ دکتۆرە بینە سەر بابەتی خۆپاراستنەکە چ بە شێوەیەکی گشتی بە تایبەت بۆ ڤایرۆسانەی کاگوازرێنەوە چی بکرێت بۆی کە پارێزراو بن وەکوتمان لە وەرزی گەرمای سوکشون و ڕشانەوە هەیە بێ پێش هەموو شتێ دایکەکە ئەو خواردنیان لە ماڵەوە با دەست پێ بکەین لە دایکەکانەوە دەست پێ بکەین لە چێشخانەوە کە خواردن ئاماداکە پێویستە بشێکی کەم ئامادە بکە کە نەمێنێتەوە بۆ ژەمێکی تر بۆی کە گەرم نەکرێتوانێ معارەز نەبێ بۆی کە ژەهرایی ببێ یان تێک بچێ ئەو خواردنە بێتەوەی کێشە بۆ ئەندامانی خێزانەکە دروست بکات ئەمە یەک دووش دەستشتێکی ئاسایی نابەست دەستشتێکی یانیوە بۆن من پێش ئامادەکردنی خواردن دو ئامادەکردنی خواردن وەکوتمان ئەو کەسەی ئەو دایکێکی ئاگای لەو مناڵێتی نەخۆشە پێویستەکە زۆر وریابێ لەبەری ئەو ڤایرۆسە نەگەێنێتەوە بە ئەندامانی تری خێزانەکە تا بتوانین هەوکردنەکە و نەخۆشیەکە کۆنتترۆل بکرێت ئەکرێت گەورەکانیش لە منداڵەکانەوە بگوازرێت بەڵێ ئەگوێزرێتەوە بەڵێ لە هەموو ئەندامانی خێزانەکە بۆ هەموو ئەندامانی خێزانەکە ئەگوێزرێتەوە لەبەرەوە پێویستەکە دایکەکە ینی سەرچاوی سەرەکی ئامادەکردنی خواردنەکە و هەروەها ئەگەر دەستی جوان نەشوابێتەوەی کە هۆکارێک بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە و نەخۆشیەکە لەبەرەوە پێویستەکە کە زۆر جوان دەستی بشوات ئەو کەلوپەلانی بەکاری ئەهێنێت وەکو چەقۆ و کەوچک و لە ئامادەکردنی خواردنەکە زۆر جوان بشۆرێت و کەسی بەکار نەخۆشیش کە ڤایرۆسەکەی هەیە پێویستەکە کەلوپەلەکانی جیاواز بێت و دوای ئەوەش جوان بشۆرێت و تاقیم بکرێتوانێ اینجا بەکاربێنرێتەوە بۆ کەسەکانی تر و هەروە خواردن لە فێنکەرەوەی هەڵبگیرێت لە دەرەوە داینێ لەبەرەوەی کە زۆر بە ئاسانی لەبەربوونی گەرما و جەوی گەرما زۆر بە ئاسانی تێگەچێ و میکرۆب دروستەکە بێتەوەی کە تێک بچێ و ژەهرایی ببێت هەروە بۆ دایکەکانیش کە مناڵەکانیان نەبەنە دەرەوانێ ینی وایان ڕابێنن کە خواردنی سەربەتاڵ دانەپۆشرا و
خواردنێک کە تۆ ینی هەستەکەی ئەو خواردنە ماوەتەوە بەکاری نهێنێت تا بتوانن خواردنی دەرەوە بەکارنێنن و نەیخۆن ئەگەر زۆر ناچار بن ئەویش بتوانن سێریکەن کە خواردنەکە سەریدا پۆشا بە شێوازێکی پاک ئامادەکرابێت باشترە نەخواردنی ئاو شلەمەنی لە شوێنێک کە دڵنیانە بیلیت بۆ نمونەکانی سەرچاو زۆر شوێن هەیە کە دڵنیانی لێت کە پاکە پێویست ناکە بەکاری بێنێ پێویستە کە ئاوی پاک لەگەڵ خۆی بەرێن بکووتمانە گەربێت و گەشتەوەی کە یەکێک لە مناڵەکانیان ئەندامانی خەزانەکە توش بوو دایکە هەوڵبا کە نەیگەێنێ بەوانی تر زوو چارەسەری بۆ وەربگرێت بتوانێت کە شلەمەنێکی زۆری باتی ئەگەر لەسەر بۆ منە شیری قوتو بێت یان شیری دایک بێ پێویستە مناڵەکە شیرەکەی خۆی بەردەوام بێت ینی ڕای نەگرێت دایکە بڵێ وڵا ئەرشێتەوە نایەمێ ئەبێ محاولی لەگەڵا بکات بیاتێ شلەمەنێکی زۆر بۆی کە دووجاری وشک بوونەوە نەبێت و هەروە ئەو ئارئێسی کە هەیە لە زۆربەی دەرمانخانەکان لە نەخۆشخانەکان باسانی دەستەکەوێت ئێمە پێڵین ORS کە مغەزی پێڵن لە ناو خەڵکابا باوە ئەگیرێتوانێت شێوازی گرتنەوەکەی بەپێی ئەوانەی کە هەیە و شەریکانەی کە هەیە جیاوازە بیگرێتەوە بتوانێت لە دوای هەموو سچوونەگەیان هەموو ڕشانەوەی ڕاست ئێستا زۆربەی شتەکان کە بۆ مناڵ دروستکرا بە خوشحاڵی و تامیان خۆشە بۆی مناڵ کە بیخوات لەبەرەوە پێویستە کارجارێ سکێچیان نەڕشێتەوە بڕێک لەو ئاوەی باتێ. دکتۆرە باست لە هەڵگرتنی خواردن کرد لە شوێنی فێنەکەرەوەیە ویستم لەسەر ئەوە پرسیار کەم کە بە تایبەت ئەو دایکانی کە شیری قوتوێن بە منداڵەکانیان هەندێک جار بۆ منە 5 ڕقم شیرەگرێتەوە بۆ منداڵەکەی 2 ڕقەمەخوا 3 ڕقەمی بۆ هەڵەگرێ. ئەمە دروستە هەڵگرتنی لە سەلاجەیە یا بڵێ لە فێنەکەرەوە دواتر پێ بدریا پێویستە کا بڕێژێ کە بە کورتی بێ مەسپاس دەکات. وڵاهی ئەگەر خۆی تا بتوانە بیڕێژە یان کەم بگرێت ئەو نەبگرێتەوە کە مناڵەکە لە ڕێنمایەکە کە کەم بگرێتەوە بیخوات لەبەروی جەو گەرمە بەڵام لە زستانە باشتر دەتوانێت ساعت 2 ساعت هەڵیگرێ بەس لە هاوینە ڕێنمایان ناکەم هەڵیگرێ بیڕژە باشترە. بۆ شیری دایکیش بە هەمان شێوە بۆ شیری دایک ئەو منداڵانەی کە لە دانگەدانن هەنێ لە دایکەکان شیری خۆیانێنێ شیری خوا پێویستەوە لە فێنەکەرەوەیە هەڵبگیرێت ئەو بە شێوازێکی دروست ئینجا بدرێ بە مناڵەکە. زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانت دکتۆرە تەرزەعلی کە بەڕێزیام سپۆری نەخۆشیەکانی مناڵان سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بووین بۆ هیوایی کە توانی بێت ماسوودێک بگەینێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست هەموو لایەکتان لە ساغ بن تەندروستیەکی باشتانە بێ کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ.